خوشحاڵین لە ئێوارەیەکی دیکەدا لە خزمەت ئێوەی بەڕێزە شەنۆکەی بابەتێکەکەین کە ئەمڕۆ ئەتوانم بڵێم یەکی لە هەستیارترین ڕۆژەڤەگانی هەم ناوخۆی کوردستان و هەم دەرەوەیە. بەڕاستی ئەوەی کە ئیمڕۆ لە کوردستان لە ناوچەگەیە بزەرێت ئەوەندە ئاڵۆز و هەستیارە کە ئەگەر هەر میلەتێک هەر نەتەوەیەک هەر ئاین و ئاینزایەک بە وردی خوێندنەوەی بۆی نەکات ڕەنگە لە داهاتووە یەکی لە زەرمەندە سەرەکیەکانی ئەم گۆڕانکاریە بێت. ئێمە وەکو کورد بێگومان لە چەقی ڕووداوەکانە چە لە باشووری کوردستان وەکو ئەو حکوومەتێک کە چەندین ساڵە هەمانە چە لە ڕۆژاوای کوردستان کە ئەتوانم بڵێم حکوومەتێک یان ڕێوەبەرێکی خۆستەر کە ئەتوانم بڵێم لە ئاستی دۆخەکەی خۆیان و لە ئاستی پێویستیەکانی خۆیان دروست بووە. ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باکووری کوردستانە بگوزارێت ئەتوانم بڵێم لە هەردووکیان هەستیارترن و گرنگترن. بێگومان قسەکردن لەسەر بابەتە زۆر هەڵەگرێت، بەڵام هێندێک جار شرۆڤۆ شیکاری ئەم بابەتانە لەلایەن کەسانی کە توانم بڵین بێلایەنە یان پسپۆڕانە زیاتر شەنەکەی بابەتەکە کە نەمە زۆر زۆر گرینگە. ئیمڕۆ لە خزمەت پرۆفسۆری یاریدەدە دکتۆر نیکۆلا ئەشرەف شاڵین کە بەڕێزیان یەکێک لەو کەسانەیە کە توانم بڵێم هەم خوێندنیان لەو بوارەیە و هەم کار و چالاکیەکانی ژیاندا ژیانی خۆیان وەکو ژیانی ڕۆژانە و ژیانی کاری خۆیانە پێمان دەڵێت کە لە نزیکەوە بە شێوەیەکی ئەکادمیانە دراسەی ئەم دۆخانەی کردووە. کەسمانیان نێناسین بەهۆی ئەوەی کە ئەم ماوەیە زۆرترین کاردانەوەی لەسەر قسەگانی بەڕێزیان دروست بوو لەسەر ئەم پەیامەی کە بەڕێز ڕێبەر عەبدوڵڵا جالان بڵاوی کردەوە و چۆنیەتی لێکدانەوەی لەلایەن ناوەندەکانی هەم سیاسیە و هەم ڕاگەیاندنەکان و ناوەندەکانی ناوخۆ دەرەوە کە هەر کەسێک بە شێوەیەک لە شێوەکان شرۆڤەکاری بۆی کرد کە کەم بوونە و لایەن و کەسانە کە لە مەفهومی بابەتەکە تێگەیشت بن، هەر کەسێک بە شێوەی لە شێوەکان ناونیشانێک و لەزگەیەکی لێدا و ویستی بەو شێوازە بە خەڵکی بڵێ، بەڵام بە گشتیە توانم بڵێم پەیامەکە ئیمڕۆ بابەتێکە شەنۆکەیەکین ڕاستی دەقی پەیامەکەیە کە هەمومان خوێنمانە و هەمومان بینیمان لە ڕاگەیاندنەکانە، بەڵام ئەوەی کە لە واقع لە مەفهومەکەی چۆن تێگەیشت بێتنە بە بابەتێکی گرینگە. دکتۆر نیکۆلا یەکێک لە ئەندامانی ئاژانسی ئەمریکی بۆ دراساتی جیهانیە و لە هەمان کاتە لە ئەندامی پەیمانگای دراساتی جەنگیە. مامۆستای زانکۆیە زیاتر لە 90 توێژینەوە و 4 بەرهەمی چاپکراوی خۆی هەیە لە بوارە جیاوازەکانە کە هەمویان بە شێوەیە لە شێوەکان پەیوەندیدارن بە بابەتی ئەمڕۆمانەوە. لەبەرەوەی دەتوانین بڵین هەم لایەنە ئەکادمیەکە و هەمیش لایەنە نەتەوەیەکە لە بەڕێزیانە ڕەنگی داوەتەوە ئەتوانین قسەی لەسەرکەین. ئەمە جگە لەوەیش کە لە چەندی ناوەندی عەرەبی و ناوەندی ئەفریقی و ناوەندی توێژینەوەی سویدی و ناوەندەکانی تری توێژینەوە لە ئەوروپا بەشدارن بەڕێزیان و یەکی لە کەسە چالاکەکانی ئەتوانین بڵین ئەم ناوچەیەن کە لە شەقی گۆڕانکاریەکان ناتوانم بڵێم زیاترین کار و چالاکیان هەیە. هاوڕێیان ئەمەی کە ئیمڕۆ ئێمە باسی یەکەین لە ڕاستیە شرۆڤەکردنێکی پەیامەگەیە، چه کاتی بڵاوکردنەوەگەی چ چۆنیەتی بڵاوکردنەوەگەی، کاردانە ناوخۆی و دەرەکیەکانی چۆن بوون و ئایا ئەم کاردانەوانە تا چەندە بەرژەوەندی پەیامەگە لە دۆخەکە یان نا. ئەو ڕووداوانە یا ئەگەرانە کە دوای ئەم پەیامە ئەگەری ڕوودانی هەیە بەیەکەوە توێژ یەکەین بە هەمان شێوەیەش هەڵوێستی وڵاتانی داگیرکەری کوردستان من کام وشەیە بەکارهێنم ڕەنگە لەم پێگەیە بابەتێکی ئەو بێ، بەڵام بزانین بەڕاستی داگیرکەری کوردستان چوارچێوەی ئەم پەیامەیە هەڵسوکەوتی چۆن بووە و چۆن هەڵسوکەوتەکە. لە ڕاستی ئەوەی کە گرینگە ئیمڕۆ قسەی لەسەرکەین ئەم بابەتانەیە. هەرچەند کۆمەڵێک لێکدانەوەی لە ناو کەسایەتی سیاسیەکانە لە کوردستان و لە باشووری کوردستانە بەگشتی دروست بوو، ئەمە جێڵین بۆ دکتۆر بۆی کە بەڕێزیان شیکاری بۆ بکە، بەڵام بەگشتی توانم بڵێم دیسانەوە ئێمە دابەش بین بەسەر دوو جەمسەرە، دابەش بین بەسەرەوەیە کە هەندێک کەسایەتی سیاسیمان زۆر بە وریاییەوە لێدوانیاندا لە سەعاتی یەکەمەکاندا، هەندی کەسیش وەکو ئامۆژگاری هەوڵیاندا بڵێن ئەمەی کە ئێوەیکەن ئەبێ بیکەن وەکو فەرزە لەسەرتان ئەم پەیامە جێبەجێ بکەن وەکو خۆی، بەڵام بێوە کە لێکدانەوەی بەگشتی بابەتەکان نابکەن. ئەوەی کە گرینگە ئیمڕۆ ئێمە لە خزمەت دکتۆر نیکۆلا بین. پێم خۆشە لە چوارچێوەی کۆڕەگە ڕای بەڕێزیشتان وەرەگیرێ، بەڵام هەوڵ بدەین ڕاگان بە شێوەیە بێ کە بتوانین زیاترین خزمەت بە ئەو کەسانە بکەین کە لێرە نین، چۆن بابەتە بە شێوەیەکی ڕاستەوخۆ گوازێتەوە
حەزەکەم ئەو بەڕێزانە کە لێرەن ڕاوبوچوونەکانی خۆیان لە چوارچێوەیەکدا بکە ئەو کەسانش کە لێرەن بتوان لە ڕاوبوچوونەکانی بەڕێزشتیان سوودمەند. سپاس بۆ هەموو لایەکتان و منیسە دەرفەتەکاتم بە بەڕێز دکتۆر نیکۆلا بۆی کە بەڕێزیان بە شێوەی گشتی شەنەکەی بابەتەکەمان بۆ بکەن و ئەگەر پرسیاری شەبێت ئێمە لای خۆمان تۆماریکەین و بەڕێزیان وەڵامەیان. زۆر سپاس مامۆستا دەست خۆش بێ. بەڕێزانم کاتتان باش. خۆشحاڵم کە لێرە لە دەستگای ڕۆشنبیری جەمال عێرفانم کە بەڕاستی بە کردداری دەستگایەکی تەواو جیاوازە و بە کردداریش بۆ ئاراستە ئیشەکە هەم ئەوەی کە پێی ئەوترێ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری گشتی و هۆشیاری گشتی پەیڕەوەکەوە بە جۆرێکیش کارەکە کە هەرگیز و هەرگیز لەگەڵ ئاراستەی نەتەوەیی پێکدادان دروست ناکەوە دروستیشی نەکردووە تاوەکو ئێستاکە و دڵنیاشم لەسەر ئەو نەهجە بەردەوامە بێ. ئەوەی کە ئەمڕۆ ئێمەی کۆ کردوێتەوە بۆی قسەی لەسەرکەین بریتیە لە پەیامی بەڕێز ئۆجەلان ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان لە باکووری کوردستان کە پێی ئەوترێ پەیامی سەدە کە من بەردەوام لەگەڵ ئەوەیان پێی بوترێ پەیامی ئاشتی سەدە چکە بەڕاستیەم پەیامێکی قوڵە و پەیامێکی ئاسایی نییە بریتیە لەو پەیامەی کە لە هەلومەرجێکە ئاراستەی میلەتەکەمان کراوە لەگەڵ گەلانی ناوچەکە و جیهان کراوە کە بریتیە لە قۆناغی گۆڕانکاری و تەقینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دووبارە داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە گومانی تیانە وەکو کەسایەتی بەڕێز ئۆجەلان خۆی بریتیە لە بیرمەندێک بریتیە لە فەیلسوفێکی گەلەکەمان کە لە ڕووی ئایدۆلۆژیەوە خاوەنی ئایدۆلۆژیا و فکری تایبەت بە خۆیەتی خاوەنی تێزی خۆیەتی خاوەنی بنەما و پرەنسیپی فکری خۆیەتی کە وەکو پەیڕەوێک دایناوە و میکانیزمی جێبەجێکردنیشی دیاری کردووە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئەو پەیامەی کە ئاراستەی گەلەکەمانی کردووە پەیامێکی سەرپێی نییە و پەیامێکی سادەش نییە بە پێچەوانەوە پەیامێکی زۆر قوڵە ڕەهەندی سیاسی استراتیژی یاسایی نەتەوەیی تەنانەت ئابووری کۆمەڵایەتی لەگەڵایە لە هەرسێ ئاستەکەی ناوخۆی تورکیا کە باکووری کوردستانەکە لەگەڵ ئاستی ناوخۆی کۆی کوردستانی گەورە لە ئاستی هەرێمی و لە ئاستی نێودەوڵەتیە یەک بابەتێ بۆ هەر هەمومان ڕوونە ئەو گۆڕانکاریانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕۆئەن یاخود ئەو گۆڕانکاری ئەو دەرفەتانی کە بۆ کورد یەتە پێشەوە هەمیشە بریتین لەو گۆڕانکاریانی کە کورد ئەبێت بە جۆرێک لە جۆرەکان سوودی لێ ببینێ بە واتایەکی تر کورد ئەگەر بێ خۆی جێگیرکاوە بێ دەرفەتەکان بقۆزێتەوە ئەبێت سوود لەو گۆڕانکاریانە ببینێ کە لە ناوچەکە ڕۆئە بەپێی قۆناغە جیاوازەکان ئێمە لە ئێستا لە قۆناغی دووبارە داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستین ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەژمونی کاتی ئێران بەسەر ناوچەکە بۆ ماوەیەکی دیاریکراوە دروستکردنی ئەو پرۆژەی کە پێوترێ پرۆژەی نیوەمانگی شیعی هیلالی شیعی و ئەو ڕووداوانەی کە لە غەزە ڕوویە ئەوەی کە پێی ئەوترێ ناویان ناوە تۆفانی ئەقسا ئەو ئاشۆبوو ناوخۆ ئەو کێشە ناوخوانی کە لە ناوچەکە ڕوویاوە ئەو مەترسیانی کە لەسەر ئاسایشی نەتەوەی ئیسرائیل دروست بوو ئەمانە بوون بە هۆکارێک و بوون بە فاکتەرێک کە دەرفەتی گەورە و زێڕین بۆ گەلەکەمان بێننە پێشەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەم گۆڕانکاریانە کۆی وڵاتانی ناوچەکەی گرتوۆتەوە بێ جیاوازی ئەوەی کە پێی ئەوترێ پرۆژەی دەوڵەتی نەتەوە لە ناوچەکە سەر لەبەری هەڵوەشانەوەتەوە تەنها دوو دەوڵەت ماوە ئەویش بریتێ لە تورکیایی ڕەگەزپەرستی فاشیزم لەگەڵ ئێران بە هەمان شێوە ئەم دوو وڵاتەش لە لێواری کەوتنان طبعاً ئێمە یەک بابەتە زانین گۆڕانکاریەکانی ناوچەکە بە تایبەتتر دوای کەوتنی وڵاتی سووریا نیزامی بەشار ئەسەد دوای کرد کە قۆناغێکی نوێ بێتە پێشەوە تورکیا پێی وا بوو کە لەم قۆناغە ئەتوانێت ڕۆڵی کارا و کاریگەر بگێڕێ بۆی کە دەست بگرێ بەسەر دیمەشقا هەروەکو ترامپ لێکێک لە لێدوانەکان وتی ئێمە ئاگاداری ئەوەین کە ئەردۆگان تورکیا دەستی بەسەر سووریا گرتووە بەڵام دەستگرتنەکە دەستگرتنێکی ناهاوڕێیانەیە ئەمە بۆ واتایەت کە تورکیا هەم لە ڕووی هەرێمی ویستی هەژمون بسەپێنی هەم ئەمریکا ئاگاداری ئەو پلانەیە ئەمە کۆتا هەوڵەکانی تورکیا چکە مازانی تورکیا دەوڵەتێکە 100 ساڵە زیاترە وڵاتە سیستمی سیاسی جێگیرە هێزێکی گەورە و بەهێزی هەیە کە لە ناتۆوە پڕچەکەکرێ ئەندامی ناتۆیە ڕۆڵێکی کارا و کاریگەری بینیەوە بۆ پێی کە بریتی بۆ لە دەواازی گواستنەوەی وزە بۆ جیهانی ئەوروپا لە ئاسیاوە بۆ ئەوروپا و بۆ ئەمریکاوە لە هەمان کاتا پێگەیەکی استراتیژی هەیە لە ڕووی جوگرافیای سیاسی و لە ڕووی جیۆپۆلیتیکەوە ئەم وای کردووە کە تورکیا هەمیشە هەم گوێ لە گیراو بێ هەم بە جۆرێک لە جۆرەکان ئەو خەون و خولیانەی هەیە لە زینوکردنەوەی ئیمپراتۆریەتی نوێی عوسمانی و دووبارە دەسڕاگرتن و دەستگرتنی بەسەر سەرچاوی سروشتی ناوچەکەیە و بەرفراوانکردنی جوگرافیای خۆی ئەمە تا ئێستا بۆی چۆتە سەر بەڵام 3 ساڵ زیاترە تورکیا درکی بە گۆڕانکاریەکان کردووە درکی بە و یەک لە دوای لوتکە یەک لە دوای یەکانە کردووە خوێندنەوەی بۆ کردووە کە ئەم لوتکانێک کە ئەگیرێ بۆ نمونە لە وڵاتانی
کەنداوە ئەو لوتکانی کە لە ئەوروپا ئەکرێ ئاڕاستە و سیاست و استراتیجی ئەمریکا و ئامادەی ئیسرائیل بەهێزبوونی ئیسرائیل جوڵەکانی ئیسرائیل لە ناوچەکەیە جوڵەکانی ئێران لە ناوچەکەیە ئەمە تورکیا هۆشداریەکی وەرگرتووە و هۆشداریشی دراوەتیەوە بۆ خۆشیان ناوەندی تایبەتیان هەیە ئەوەی کە پێی ئەو تێتەنانە دەوڵەتی قوڵیش ئەو دام و دەستگانی کە هەیەی ئاگاداری ئەم گۆڕانکاریان لەبەرو لەو ڕوانگەیەوە ئامادەکاریەکی تەواویان کردو بۆ ئەم قۆناغا و ئێستش کە دووبارە هەنگاو ئەرین بۆ ئەوەی وەزعی ناوخۆی یعنی دۆخی ناوخۆی تورکیا تێک نەشێ و پێگەی هەرێمیان لە دەستنێن هەوڵەکانیان هەر هەوی ئەلەو چوارچێوەیە خۆی کورد ئەبی خۆی کورتەکات و خۆی ئەبینێتەوە لەبەرو لەو ڕوانگەیەوە گرنگی ئەم پەیامە کە پەیامی ئاشتی سەدەیە بریتیە لە وەڵامدانەوەی ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکەی ڕوویاوە و بیریشمان نەچێ شەڕی ئۆکرانیا و رووسیا بریتی بوو لەو فاکتەرە بەهێزەی کە گۆڕانکاری لە ناوچەکەیە جوڵانچکە ئەمە ئەزانین دروستبوونی ئەم جەنگە لە نێوان ئۆکرانیا و رووسیا بوو هۆی ئەوەی کە ئەو دوو جەمسەرگیری کە لە جیهان هەیە بە ئاشکرا هێڵەکانیان دەرکێ ئەو جەمسەری کە ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا و بەشێک لە وڵاتانی کەنداوی عەرەبی کە هاوپەیمانن ڕابەرایەتیەکەن و جەمسەری دووەمیش کە بریتێ لە جەمسەری ئێرانی و رووسی لەگەڵ چینی و جاربەجاریش تورکیا خۆی پاڵیان لەگەڵ هەنێ وڵاتانی عەرەبی نمونەی قەتەر و چەند وڵاتێکی تری لاوازی ناوچەکە کۆی ئەم گۆڕانکاریانە وای کرد کە تورکیا بکێتە خۆی بە درێژایی 3 ساڵی ڕابردوو کە ئێمە پێمان وایە ئەم دۆخەی کە لە ئێستا لە تورکیا ئەگوزەرێ لە هەنگاونان بەرەو پرۆسی ئاشتی بابەتێکی نوێنە خێر بابەتێکی نوێ نیە تورکیا زیاتر لە 3 ساڵە بە شێوەی نهێنیوە بەردەوام دانیشتەکانی خۆی لە ئاستی جیاوازە لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە دەستی پێ کردووە و توێژێکی زۆر کراوە ئەوەی کە پێی ئەوتێ نەخشە ڕێگا دانراوە بۆ ئەم بابەتە ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین بریتێ لە دەرهاویشتەی 3 ساڵی ڕێکەوتن و دانووساندن ئەوەی کە لە پەیامەکە زۆر گرنگە طبعا حەزەکەم ئاماژە بێکشت بەم تورکیا ناچارە کە داخڵ بەم پرۆسەیە بێت چونکە ئەزانێت لە ڕووی نێودەوڵەتیەوە لە هاوچەشە نێودەوڵەتیەکانە خراوە لە ڕووی هەرێمیە و ئیسرائیل ئامادەی هەیە ئێستا ئیسرائیل بریتێ لە یەکێک لە وڵاتە زلهێزانی کە لە ڕووی هەرێمیەوە ڕۆڵی سەرەکی و کارا و کاریگەر ئەگێڕێ بە تایبەتر دوای ئەوەی کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ لەلایەن ئەمریکاوە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە و ناوچەی کوردستان مەبەستم هەڵبەتە بە دیاریکراوی لە ڕۆژئاوا لە باشووری کوردستانە بریتین لە هێڵێکی استراتیجی ئەو ینی بریتێ لە یەکێک لە هێڵەکان یاخود خەتی استراتیجی ئەو نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێی کە ئەمریکا ڕابەرایەتیەکە لە ڕێگەی هندستان و وڵاتانی ناوچەکەوە جێبەجێ ئەکاوە بە پلەی یەکەمیش ئەوەی کە پێی ئەوتێت دەوڵەتی ئیسرائیل کە ئەبێ بە دەوڵەتی ئیسرائیلی مەزن لە ئایندەیەکی نزیکە بریتیە لە پارێزەری لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئێستا ئیسرائیل وڵاتێکی بەهێزی ئامادەیە و جێگەی تورکیا ئەگرێتەوە لە ڕێی هەرێمیەوە ئەمە بەواتایەکی تر بۆ ماناییەت کە تورکیا لە ڕووی هاوکێشەی سیاسی سەربازی لە ڕووی ئامادەیی و هەژمونی خۆی لە ڕووی هەرێمیەوە لە ناوچەکە بە دیاریکراوی لە عێراقا لە سووریایە لە کۆی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هاوکێشەکە خراوە و یەک بابەتیشمان بیر نەچەوەی کە پێی ئەوتێ ڕۆڵی تورکیا وەکو دەواازەیەکی سەرەکی بۆ گواستنەوەی وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆ ئەوروپا و ئەمریکا و بۆ جیهان ئەو ڕۆڵەی لێ وەرگیراوەتەوە ئێستا ئیسرائیل لەبێ بە دەواازەی گواستنەوەی وزە و ئەبێ بە دەواازەی پاراستنی ئاسایشی نەتەوەیی ئەمریکا پەیامەکەی بە ڕێز ئۆجەلان ئەلەم چوارچێوەیەت لەو چوارچێوەیەت کە جەنابیان هۆشیارە و ئاگادارە و خوێندنەوەیکی تەواوی هەیە بۆ گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هۆشمەندە بەوەی کە ئەبێت کورد لەم قۆناغەیە کۆمەڵێ هەنگاوی ئایدۆلۆژی هەیە و کۆمەڵێک هەنگاوی کردداری هەیە و کۆمەڵێک هەنگاوی سیاسی و استراتیجیە کە ئەبێت لە ناوچەکە بینێ بۆ ئەوەی لانی کەم وەکو گەلێکی زیندوو لە ناوچەکەیە ئەو دوو ئەزمونە حکومڕانی کە هەیەی لە ڕۆژئاوای کوردستان ئەزمموی خۆسەر و لە باشووری کوردستانە بەجێگیری وەکو خۆی بمێنێتەوە و لە هەمان کاتا دۆخی کورد لە باکووری کوردستان چەند هەنگاوێک بچێتە پێشەوە و دۆخی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە لانی کەم لەو ئاستەی کە ئێستا هەیە کە بریتیە لە ترس و تۆقاندن و لە مەترسێکی زۆری ئێران لە جوڵانەوەی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە بۆی لانی کەم ئەو ترسش لەو ئاستەی خۆیان بمێنێتەوە بۆی دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە پێی ئەوتێت توندکردنەوەی سیاسەتی بەرامبەر بە کورد پەیڕەونەکە بەتایبەتر لەم قۆناغەیە بابەتێک هەیە بۆ پەیامەکەی بە ڕێز ئۆجەلان طبعا بەداخەوە لە باشووری کوردستان بە دیاریکراوی هەڵبەتە دوو فاکتەری لە پشتە فاکتەرێکیان نەزانیە و ناهۆشیاریە و ئاشنا نەبوونە بە فکر و بە فەلسەفە و بە بنەما و پرەنسیپە فەلسەفیەکانی بە ڕێز ئۆجەلان بەشێک ئەمەیە بەشێکی تریشی بریتیە لە پەرۆشی خەڵک بەڕاستی چونکە ئێمە ئەزانین گەلی ئێمە
خەڵکی ئێمە بەکردداری و ئەوەی کە پێی ئەوتێ بەگیان و بەڕۆح پشتیوانی لە پرسینەتەوەی خۆی ئەکا و لە هەمان کاتا پشتیوانی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی خۆی ئەکا بێجیاوازی بە دیاریکراوی مەبەستم لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان پەکەکەیە مەسەلەی ئەوەی کە لە پەیامەکە ڕەنگیدایە و بۆی کە لە پەکەکە خۆی هەڵۆشێنێتەوە چەکدانێ خەڵک پەرچەکردداری نەرێنی هەبوو لەسەر ئەمە چکە پیان وا بوو ئیتر تەواو خەباتی کورد لە باکووری کوردستان و لە کۆی کوردستانی گەورە کۆتایی هاتووە لە کاتێکا بابەتەکە بۆ جۆرەنیە دیوێکی تری بابەتەکە کە خراپ وەڵامدانەوە هەبوو بۆ ئەو پەیامەی بەڕێز ئۆجەلان بریتی بوو لەو میدیا ئاراستەکراوەی کە لە ناوخۆی باشووری کوردستانە ئامادەی هەیە ئەم میدیانە ئێمە ئازانین میدیای پرۆفشناڵ نین میدیای ئەوەی کە پێی ئەوتێ تایبەتمەند نین بریتین لە کۆمەڵێک پلاتفۆرم کە بودجەیەکی زەبەلاحیان لە وڵاتانی داگیرکەری کوردستانەوە بۆ دانراوە بە دیاریکراوی مەبەستم لە وڵاتی تورکیا کە بودجەیەکی زەبەلاحی بۆ دابین کردوون و دەنگۆی ئەوە هەیە کە بەشێک لەو سۆشیال میدیانە یاخود بەشێک لەو میدیا فەرمیانەش تەنانەت ئەوەی کە پەخشی بینراوی هەیە لەلایەن دەستگای میتەوە ئاڕاستە ئەکرێ و سەرپەرشتی ئەکرێەوە ئێمە لە ژیانی ڕۆژانە ئەم بابەتە ئەبینین بابەتەکە ئێمە سەر پەیامی بەڕێز ئۆجەلان کە پەیامەکە چۆن ئاڕاستە ئەکا و دیوی ڕوونی پەیامەکە چییە و دیوی شاراوەی پەیامەکە ئەوەی کە پێوتیە کۆدەکانی پەیامەکە چییە بەڕێز ئۆجەلان کاتێک کە پەیام ئاڕاستەکەوەی گومانیتیانێت لە ڕووی توانای هزری لە ڕووی ئەوەی کە پێوتێت تێڕامان و تێفکرینەوە بەڕێزیان کەسێکی تەواو تەندروستن لەگەڵ ئەوەی کە 26 ساڵ تێ ئەپەڕێنێ دەستگیرکردنی و بەجیلگرتنی تا ئێستاکە ئەو توانای فکری کە هەیەی ئێمە گومانمان لەوە نیە کە توانایەکی فکری بەرزی هەیە چکە ئەو توانایە و ئەو بنەما فکریانی و پرەنسیپانی کە خۆی هەیەی لە پەیامەکە ڕەنگی یاوەتەوە و بە خوێندنەوەی پەیامەکەش بۆ ماڕوون ئەبێتەوە کە هیچ لە ڕووی هزریەوە ئەوەی کە تۆمەتە خرێتە پاڵی هیچ کێشەیەکی نییە بە بەڵگەی ئەوەی پەیامەکە بریتیە ڕێک لە جێبەجێکردنی پرەنسیپە فکریەکانی خۆی و ئەو بنەمانی کە دای ڕشتوە بوو ئەوەی کە پێی ئەوەی خۆ بەڕێوەبەری دیموکراتیکدا بمەزرێ بە کۆمەلگەی دیموکراتیکی لێبەرهەم بێ پەیامەکە بە گشتی پەیامێکی ئاڕاستەکراوە پەیامێکی ورد و قوڵە بەڵام پێویستی بەوەیە کە گەلی ئێمە لە ئاستی گشتەوەی کە پێوتە ڕۆبەری گشتی و لە ئاستی سەرکردەی سیاسی عەقڵێتێک و زەهنیەتێک هەبێت کە توانای خوێندنەوەی هەبێت بۆ ئەم پەیامانە چونکە ئێمە زانین پەیام کاتێک کە گرنگی خۆی نمایندە ئەکا کە عەقڵێتێکە بێت توانای خوێندنەوەی ئەو پەیامی هەبێ وەکو خۆی هەڵبەت پەیامەکە زۆر گرنگە بریتێ لە پەیامی هەڵوەشاندنەوەی دەوڵەتی نەتەوەی 100 ساڵەی تورک کە لەسەر بنەمایەکی ڕەگەزپەرستی فاشستی دامەزراوە و کاتێک کە ناوی ئەنێت دووبارە ئەمە بریتێ لە سەدەی دووبارە دامەزراندنەوەی کۆماری تورکیا بە خۆڕای ئەم دەستەواژەیە ناڵێ بۆ مانایەت بەو تێگەشتنەیەت کە دووبارە دەوڵەتی تورکیا دا ئەمەزرێتەوە لەسەر بنەمای دیموکراسی لەسەر بنەمای خۆبەڕێوەبەری دیموکراتیک لەسەر بنەمای کۆمەلگای دیموکراتیک کە ئەمە بریتیە لە کۆی ئەو پرەنسیپ و خاڵانەی کە بەڕێز ئۆجەلان خۆی پەیڕەوی ئەکاوە بریتێ لە بنەما فکری و فەلسەفیەکانی خۆی لەبەرەوە ئەوەی کە ئەوترێت ئەمە بریتێ لە ئاژبەتاڵکردن بریتێ لە سازشکردن بریتێ لە هەڵوەشاندنەوە یاخود ئاژبەتاڵی شۆڕش ئەم بابەتە دوورە لە ڕاستیەوە بگرێ بە پێچەوانەوە ئەم وتارە ئەم پەیامە ئاشتیە بریتێ لە پەیامی هەڵوەشاندنەوەی دەوڵەتی نەتەوەی تورک بەڕاستی من یەک بابەتم زۆر پێسەیرە ینی چۆن دەوڵەتی قوڵی تورکیا دەستگای میتی تورکی چۆن بواریە ئەم دەقە بڵاو بێتەوە هەروەک چۆن بە فلتەری خۆیان ئاڕووی کۆمەڵێ دەقیان لابرد هەڵبەتە ئەمە ئەو ڕەهەندەی هێجاری کەشمۆ سەر ئەوەی کە توانای هزری ینی تاکەکانی ئەو کەسانی کە ناو دەستگانە ئیشەکەن لەگەڵ توانای خوێندنەوەی پەیامەکە دەوڵەتی تورکیا موفق نەبوو لەوەی کە پەیامەکە وەکو خۆی بخوێنێتەوە چونکە پەیامەکە ڕێک ئاماژە بەوە ئەیە کە دووبارە دەوڵەتی نوێی تورکیا ئەوەی کە پێوترێ سەدەی نوێی کۆمارە ئەبێ دووبارە کۆمارێکی نوێی تورکیادا بمەزرێتەوە بۆ پرەنسیپانە و بۆ بنەما فکریانی کە بەڕێز ئۆجەلان خۆی تەبەنایەکە ئەمە بەدیوێکی تر بۆ تورکیا پەیامە بۆ تورکیا کە دەوڵەتی نەتەوەتان هەڵوەشایەوە و تورکیا بۆ خۆی لەمە ترسیە یعنی بە ئاگایە و ئەژزانێت کە ئیتر ئەمە سەدەی هەڵوەشاندنەوەی کۆماری تورکیایی فاشستی ڕەگەزپەرستە قۆناغەکە کۆتایی هاتووە و دیوی دووەمی پەیامەکە کە کاتێک ئاڕاستە بەوە ئاماژە بەوە ئەیاتکە پەکەکە خۆی هەڵبۆشێنێتەوە کۆنگرێ بگرێ خۆی هەڵبۆشێنێتەوە ئەمە بە هیچ جۆرێک لە جۆرەکان بە مانای چەکدانان نایەت لەلایەن پەکەکەەوە هەڵبەتە بەڕێز ئۆجەلان کەسێکی هۆشیارە بە گۆڕانکاری ناوچەکە و ئەژزانێت ئەم قۆناغە بریتێ لە قۆناغی دووبارە داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەم چوارچێوەیە
سیستمێکی هەرێمی نوێ دروست بووە. ئەم سیستمە هەرێمیە نوێیە کۆمەڵی سیماتی گشتی هەیە. یەکێک لە سیماتەکانی بریتێ لە نەهێشتنی هێزی میلیشیایی، یعنی ئەوانەی کە بریتین لە هێزی نانیزامی شەک بەدەست، مناڵم سەربازی چکە سەربازی نیزامیە، هێزی میلیشیایی شەک بەدەست کە بۆی هەیە مرتەزەقە بن و بۆی هەیە ئەوەی مرتەزەقە ینی بەکرێکی گیراو و بۆی هەیە گروپی توندڕەوی ئایدۆلۆژی بن. ئەم قۆناغی گروپە میلیشیاکانە قۆناغی ئەوەی کەپی ئەوترێ بازاڕی ئازادە، یعنی بریتێ لە هەژمونی سیستمی سەرمایه‌داری و لیبرالیزم بەسەر دنیای ئابوووریە و لە هەمان کاتە قۆناغی خاڵی بوونەوەی ناوچەکەی لە ئایدۆلۆژیا. هیچ ئایدۆلۆژیایەک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بوونی نامێنێ. ئیتر چ ئایدۆلۆژیایەکی ئیسلامی پەرگیری توندڕەوە یاخود ئایدۆلۆژیایەکی ئیشتراکیە سۆشیالیزمیە یاخود هیچ ئایدۆلۆژیایەکی ترێ. ناوچەکە خاڵی ئەبێتەوە لە ئایدۆلۆژیا. کە ناوچەکە خاڵی بۆ لە ئایدۆلۆژیا هیچ گروپ و دەستەیەک کە بەنای ئایدۆلۆژیایەکی دیاری کراوەکە، بە تایبەتر ئەگەر هاتوو ئایدۆلۆژیا دژی ئایدۆلۆژیای ئەمریکا یاخود سیستمی سەرمایه‌داری ئەمریکی بێ، ئەم ئایدۆلۆژیانە لە ناوە برێن ناهێڵدرێن. دەبرێت لەو ڕوانگەیەوە بەڕێز ئۆجەلان ئەم بابەتەی خوێندووەتەوە لەبەر ئەوە پەیام و بانگەوازیەکەی بۆ ئاڕاستەیە کە ئەڵێ کۆنگرە ببەستن خۆتان هەڵبۆشێننەوە. بەڵام مەسەری خۆ هەڵوەشاننەوە بۆ میکانیزمە و بۆ ئامانجە نایەت کە ئاژبەتاڵی لێ بکرێ وەوەی کە پێوترێ ڕێخستنەکانی پەکەکە هەڵوەشێتەوە بە شێوەی لە سایاسە و بڵاوەیان پێ بکرێ بە پێچەوانەوە. بریتیە لە دووبارە خۆداڕشنە و خۆ ڕێخستنەوە و دووبارە ئەو قۆناغی کە پێی ئەوتێ گۆڕانکاری لە میکانیزمی ئیشکردنا. چکە ئێمە بابەت ئەزانین ناوچەکە گۆڕانکاری گەورە گرتوێتەوە، هیچ مەجالێکی تیان هیچ دەرفەتێکی تیانە ماوە. یا ئەوە تا ئەبێ ئێمە وەکو گەلێکی ستەملێکرا و گەورە و ئامادە لە ناوچەکە خۆمان جێگیرکەین، یا ئەوە تا ئەبێت ئەوەی کە پێوترێ پەرچەکردار بە پەرچەکردار مامەڵەکەین. ئێمە ئەزانین ئەم قۆناغی پەرچەکردار نەماوە، چکە ئەگەر هاتو بە پەرچەکردار مامەڵە بکرێ ئەو دەرفەتانی کە هەمانە و دەرفەتە گەورانی کە بۆ گەلەکەمان هاتۆتە پێشەوە لە دەستی ئین کە دەرفەتەکانمان لە دەستیا هەر 100 ساڵ جارێک بۆی هەیە ئەم دەرفەتەمان بێتەوە بەردەست. کەواتە ئێمە زانینی ئەوەکەین 100 ساڵی تر لەسەر ئەم دۆخە ئەمێنینەوە ئەگەر بەرەو خراپتریش نەڕۆین و ئەو دوو ئەزموونی کە هەشمانە لە ڕۆژئاوا لە باشووری کوردستان لە دەستینەین. لەبەرەوە لەو ڕوانگەیەوە بەڕێز ئۆجەلان ورد دۆخەکەی خوێندووەتەوە و ئەژزانێ بە چ جۆرێک ئاڕاستی وتاری خۆی ئەکا. ئەوەی کە پیان ئەوتێ کۆنگرە بگرن ئەزانێت فۆرمی پەکەکە لە ژێر چتر و ناوی پەکەکەیە، پەکەکە بەداخەوە طبعا من هەرگیز لەگەڵ ئەوانیم و لە ڕووی یاسای نێودەوڵەتی لە ڕووی سیاست و استراتیژی نێودەوڵەتیەوە ئێمە ئەزانین پەکەکە لەسەر داوای تورکیا وەکو مجاملەیەکی تورکیا وەکو دیوێکی تری بابەتەکە کە بریتیە لە زینوکردنەوەی پیشەسازی سەربازی ئەمریکی لە ناوچەکە خراوەتە لیستی تیرۆرە. ئەگەرنا بەپی هەموو بنەما یاساییە نێودەوڵەتیەکان پەکەکە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردە گروپێکی یاخود بزوتنەوەیکی تیرۆریستینیە. بەڵام بۆ لە کۆڵکردنەوەی ئەم ناوە و بۆ داماڵینی ئەم ئەوەی کە پێی ئەوتێ ناونانە ناڕەوایە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان پەکەکە و بۆ ئەوەی کادران و ئەندامان و بۆ ڕێخستنەکان و بواری کاری جێبەجێکردنیان بەرفراوانتر بێت چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بێت لە ئەوروپا و ئەمریکا و جیهانا بێت و پێویستەکە بزوتنەوەکە وەکو بزوتنەوەیەکی ڕێخستن ناوەکەی خۆی لەدەست بە ناوی پارتی کرێکارانی کوردستان وەکو چەمەک وەکو ناو ئامادەی نەبێ. ئەمە بۆ مانایی کە بریتیە لە خۆ هەڵوەشاندنەوە، بەڵام ئەم خۆ هەڵوەشاندنەوەیە بریتیە لە خۆ هەڵوەشاندنەوەیکی چەکدانان و هەڵوەشاندنەوەی ڕێخستنەکان و ناردنی ئەو چەکدارەگەری لە قارەمانانەی کورد بۆ ماڵەوە بێگومان نەخێر. ئەمە بریتیە لە دووبارە خۆ ئامادەکردنەوە خۆ ڕێخستنەوە بۆ ئەو قۆناغە نوێی کە گەلەکەمانی پیا تێپەڕ ئەبێ و بۆ ئەوەی کە پێی ئەوترێ تێکەڵاوبوون بەو هاوکێشە هەرێمیە نێودەوڵەتیەی کە و بنەما سەرەکیەکانی جێگیرە بێت. یەک بابەتی ترێ لە پەیامەکەی بەڕێز ئۆجەلانە خەڵکێک پێی وایە کە ئەم پەیامە بریتیە لە چەکدانان، نەخێر بریتینیە لە چەکدانان، چونکە ئێمە ئەزانین خەڵکێک کە بە ئایدۆلۆژیایەکی نەتەوەیی لەسەر بنەمایەکی فکری و فەلسەفی پەروەردە کرابێ هەرگیز و هەرگیز ناتوانێت دەست لە ئایدۆلۆژیای خۆی هەڵگرێ. ئەمە ئێمە ئەتوانین پێوەر و پێوانەیەکەین بۆ ئایدۆلۆژیانی کە گروپە تیرۆریستی توندڕەوەکان هەڵیان گرتووە. ینی هەرگیز هەرگیز ئەگەر کەسێک ببینین هەڵگری فکرێکی توندڕەوێر چەنە بەراورد نییە، یعنی ئەوەی کە پێوتێ ڕووکاری بەراوردی نییە لە بینی بزوتنەوەی کە ڕزگاری خوازی گەلی ئێمە کە پەکەکەیە لەگەڵ گروپێکی توندڕەوی تیرۆریستی وەکو داعش. بەڵام ئەمە وەکو ئەوەی کە پێی ئەوترێ پێوانەکردنێکی سەرپێی چۆن ئێمە کەسێک ناتوانێت تۆ ئەگەر هەڵگری فکرێکی توندڕەوی ئیسلامی ئەوەی کە پێوترێ جیهادی بێت
ناتوانانی لە فکری خۆی دای ماڵی دانا ماڵڕێ بە ئاسایی چکە مەسەلەی ئایدۆلۆژیا لە مرۆڤ جێگیرە بێ ڕەنگەیەتەوە لە کردار و ڕفتار و مامەڵەکردنیە بە هەمان شێوە ئەمە بۆ بزوتنەوە ڕزگاری خوازی گەلەکەمان لە 100 ملیۆن دروست ڕاستە لەبەر ئەوەی کادرانی پەکەکە ئەندامانی پەکەکە پەروەردەکراون بە ئایدۆلۆژیایەکی نەتەوەیی لەسەر بنەما و پرەنسیپ و فکری بەڕێز ئۆجەلان کە بنەمایەکی ئازادی خوازی دیموکراسی خۆبەڕێوەبەری دیموکراتیکە پێشەنگیدانە بەژن لە کای سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت سەربازی و استراتیجیشە ئەمە بابەتێکنی هەر ئاوە بە ئاسانی و بە سانایی بەسەر پێی لێی بڕوان بێ لەبرەوە مەسەلەی ئەوەی کە ئەوترێ کۆنگرە بکەن وە خۆتان هەڵبۆشێنەوە بە واتای نوێبوونەوەیەت بۆ واتایە کە جارێکی تر لە فۆرمێکی نوێیە خۆتان ڕێک بخەنەوە ئەو فۆرمە نوێیە ئەو خۆڕێخستنە نوێیە ئەوەی کە پێی ئەوترێ خۆ ئامادەکردنە نوێیە لە ڕووی سیاسی و دیبلۆماسی و سەربازیەوە چۆنە ئەوە لە ئایندێکی نزیکە ئەیبینین کە شێوازی خەباتی ناو شار سیاسی و دیبلۆماسی بە ئاڕاستەیەکی ترا ئەبینین بە تایبەتە دوای وەڵامدانەوەی دەوڵەتی تورک بۆ پامەکەی بەڕێز ئۆجەلان و لە ڕووی سەربازیشەوە ئێمە لە چیاکانی قەندیلەوە بەڕاستی وەڵامدانەوەمان بینیوە یعنی ئەوەی کە لە قەندیلە ئەبین دێ ئەوەی لە ڕۆژئاوای کوردستانە ئەبین دێ پیشەسازی سەربازیمان زۆر بەرەو پێشەوە چووە یعنی بە جۆرێک ئێمە توانین بڵین ئەتوانین ئاماژە بۆ بکە ئێمە درۆنی باز و بروسکمان هەیە نیشانەشکێنی زاگرۆسمان هەیە ئەمە بۆ گەلێکە هێشتا وڵات نییە و سیستەمی سەربازیەکەی و پیشەسازی سەربازی لەسەر ئەرزی و لەسەر نیشتیمانی خۆی نێمە بەرەو پێشوونێکی زۆر گەورەیە لەبەرەوە مەسەلەی ڕێخستنی چەکداریش لە چیاکانی کوردستانە بابەتێکە ڕنگدانەوەی گەورەی ئەبێ و ئەم پەیامە دیوێکی تری پەیامەکەیە طبعاً دەوڵەتی فاشستی تورک بواری ئەوەی نییە کە تاواوکاری پەیامەکانی ئەوەی کە پێوترێ بە فلتەرەکردن ڕۆشتووە ئەگەر نا پەیامەکە چەند خاڵێکی تری لە خۆ گرتووە یەکێک لەو خاڵانە کە زۆر گرنگە و سریسورەیە لە کۆنگرەکەی دواتر خۆی بە ئەوەی کە پێوتێ بەدەمۆتی نیان هێشت لە بەنووسراوی ئامادەیی هەبێ ئەوەیە کە ئەم دوای ئەم قۆناغی بەرپرسیارەتی دەوڵەت دێتە پێشەوە قۆناغی بەرپرسیارەتی دەوڵەت وەکوی کە بەڕێز ئۆجەلان لە بانگەوازەکەی خۆیان بۆ ئاشتی سەدا ئاماژەی پێەیە بریتیە لەوەی کە وڵات ئەبێ بەرپرسیارەتی بگرێتە ئەستۆی خۆی گرتنە سەرشانی بەرپرسیارەتی تەنها بە وتار نابێت بریتیە لە چەند هەنگاوێکی یاسایی دەستوریەکەوا پێویستەکان لە پەرلەمانەوە هەنگاوەکە بنرێواتە هەنگاوی بەشداری پێکردنی پەرلەمانە بەشداریکردنی پەرلەمان واتە دەستکاریکردنی یاسای ناوخۆیی تورکیا دەستکاریکردنی یاسای ناوخۆیی تورکیا پێویستی بە هەموارکردنەوەی دەستوری تورکیا هەیە کە بە هەموو جۆرێک لە جۆرەکان جگەل لە تورک نکۆڵی ئەکا لە ئامادەی هەموو گەلانی تری ئامادە بوو لە ناو تورکیا بە دیاریکراوی هەڵبەتمە بەستم لە کوردە و لە هەمان کاتە ئاماژە بەوە کە دام و دەستگاکانی دەوڵەت یعنی دەسەڵاتی جێبەجێکردن ئەبێت هەنگاوی کردارێکی بنێن دوای بەشداری پێکردنی پەرلەمان بە واتایەکی تر ئەبێت دەوڵەتی تورکیا یاخود حکوومەتی نوێی تورکیا دەسەڵاتی نوێی تورکیا بەکرداری هەنگاو بنێ بۆ ئەوەی ئەو لێکەوتانی کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لەسەر دۆزی کورد دروست بووە ئەو مامەڵە ناتەندروستی کە کراوە گۆڕانکاریەکی ڕیشەیی تیا دروست بێت ئەوەی کە هەیە لە وەڵامدانەوەی پەیامی ئاشتی سەدەی بەڕێز ئۆجەلان لە دوو ئاستایە ئاستێکی ناوخۆیی تورکیایە و ئاستێکی ئەتوانم بڵێم جیهانیە و ئاستی ناوخۆی کوردیش ئەو بە دیوێکی ترا ئاماژەی پێم ئاستی ناوخۆی تورکیا ئێمە ئەزانین تورکیا بەی جۆرێک لە جۆرەکان لەبەرەوە 100 ساڵە لەسەر بنەمایەکی ڕێگەسپەرستی فاشستی گەلی خۆی پەروەردە ئەکا مەسەلەی پێشوازیکردنی ڕاستەوخۆ و گۆڕانکاری ڕیشەی ڕاستەوخۆ چ لە پەرلەمانەوە بیا لە حکوومەتەوە بێ یا لە گۆڕانکاری لە دەستورەوە بێ ئەم بابەتێک کێوە ئاسان و سانانیە چکە ئێمە زانی ئەوەی کە پێوتێ بەرپەرشدانەوە و پێکدادان دروستەکە لەگەڵ گەلی تورکیا خۆیان لەگەڵ تورکا هەڵبەتە چکە تۆ ناکرێ ئایدۆلۆژیا کەسێکت 100 ساڵە پەروەردە کردووە بە ئایدۆلۆژیاکی ڕەگەسپەرستی فاشستی ئەستە پێی بڵێ من پەروەردەم کردووی لەسەر یەمی زەڕبی سفر کە فەرموو باوەڕ بەوە بکە کە کورد ئامادەی هێدان بنێ بە مافەکانیا کورد و تورک برایەکەن ئەم بابەتێکی قورسە بۆ تورکیا لەبەرەوە تورکیا وا هەنگاو ئەنێ کە بە پلەبەندی بە جۆرێک لە جۆرەکان کە ناوخۆی تورکیا قبوڵی ئەم هەنگاوانە بکاوە یەک بابەتی کەش ئێمە بیرمان نەچێت لە ناوخۆی تورکیا دۆخێکی ئابووری سیاسی زۆر خراپ هەیە و خەون و خولیاکانی تورکیا بەڕابەتی ئاکپارتی کە ئەردۆگان سەرۆکاتی ئەکا خەونەکانیان بە جۆرێک بوو کە دووبارە ئیمپراتۆریەتی عوسمانی زینوو بکەنەوە لە ناوچەکەیان ئێستا گەشتونەتە ئەوەی کە پەلەقاژێ بکەن بۆ ئەوەی یەکانگیری خاکی تورکیا یاخود ناوخۆی تورکیا بپارێزن
ئەمە بابەتێکی قورس ئەم خەڵکی تورکیا ناتوانێت بە ئاسانی هەرچی بکە هەم بەنسبەت دەوڵەتی تورکیاشەوە کە ئاکپارتی ڕابەرایەتیەکە بابەتەکە قورسە بە دیاریکراوی سەبارەت بە ئەردۆگان خۆی ئەمە وای کردووە کە تورکیا بە پلەبەندی هەنگاو بنیە و بە پلەبەندی تەنانەت لێدوانەکان بوترێ یەک بابەتی تریشمان بیر نەچێ ئەم پەیامە ئەم من ئەتوانم بڵێم بانگەوازی ئاشتیە چکە کاتێکە بە پرۆسەک کە بە کردداری هەنگاو بندێ هەنگاوی یاسایی دەستوری هەڵبەتەمە بەستمە نەک سیاسی و لە لێدوانان ڕێنگباتەوە هەڵبەت ئەم بابەتە وای کردووە کە دەوڵەتی قوڵ لە تورکیایە کە ئەتوانم بڵم دەوڵەت باحچەلی ڕابەرایەتیەکە و ئەو دام و دەستگانی کە دەوڵەتی قوڵ بەڕێوە ئەبن ڕەزامەندی تەواویان ناوە و هەنگاوی کردارەکیش ئەنێن وردە وردە بۆ ئەوەی کە ئەم بانگەوازی ئاشتی سەدێ ببێت بە پرۆسەیەکی ئاشتی ناوخۆیی لە تورکیایە بەڵام بیرمان نەچێ دەوڵەتی قوڵ بڕیار ئەیە بەڵام ڕووکاری سیاسی دەوڵەتی قوڵ بریتیە لە ڕابەراتیکردنەکەی ئەردۆگان دەوڵەتی قوڵ بڕیاری کۆتایی خۆی یاوە کە بۆ پاراستنی دەوڵەتی تورکیا وا پێویستەکە کە داخلی پرۆسەی ئاشتی بن لەگەڵ کوردە بە دیاریکراوی لەگەڵ بەڕێز ئۆجەلانە وا پێویستەکە کە هەنگاوی کردارێکی بنێن ئەمما ئەوەی کە ئەردۆگانێکا بریتێ لە پەلێقاژەکانی کۆتایی و بە تایبەتر ئێمە بێ و خۆن و خولیای ئەردۆگانیشمان بیر نەچێت کە ئەوەی پێی ئەوترێ تمۆحی ئەوەی هەیە چاوەڕوانی ئەوەی هەیە کە بۆ ویلایەتی سێمی سەر و کۆماری تورکیا خۆی کاندید بکاتەوە ئەمەش بێگومان دەستوری تورکیا بواری پێنایە لەبەرەوە هەوڵایە بە هەر جۆرێک بێ لە جۆرەکان هەم خۆی بهێڵێتەوە هەم وەڵام دەرەوەی داخوازی و پلان و استراتیجی دەوڵەتی قوڵ بێت چکە مازانین دەوڵەتی قوڵ لە تورکیا بڕیاردەرە نەک ئەردۆگان کە بریتێ لە ڕۆکاری سیاسی ئەو دەوڵەتە بۆیە ناچارە هەنگاوەکانی خۆی بنێ و لە ئاستی نێودەوڵەتیشا بەڕاستی بۆ یەکەم جارە لێ مێژووی کووردە کە ئەو پشتیوانیە گەورە نێودەوڵەتی و هەرێمی و ناوخۆیە لە ئاستی کوردستانی گەورە و لە ئاستی تورکیاشە ئەبۆ ئەم بانگەوازی ئاشتیە بکرێ ئێمە ئەبینین کە ئەمریکا لە ئاستی باڵایە لێدوان ئەیە و پێشوازی لە پەیامەکە ئەکە و ئەبینی لە ئاستی وڵاتانی عەرەبیا پێشوازیەکی زۆر گەرمی لێ ئەکرێ لە ئاستی وڵاتانی هەرێمی لە ئاستی جەماوەری کوردستانی گەورەشا پێشوازیەکە زۆر گەرمە یعنی بە جۆرێکە کە بە تایبەتر لەلایەن ئەو کەسانەوەی کە خوێندنەوەیان هەیە تێگەشتنیان هەیە وەوەی کە پێوتێ دیراسەی فکر و بنەما و پرەنسیپەکانی بەڕێز ئۆجەلانیان کردووە لە پەیامەکە زۆر بەڕۆنی تێگەشتون لەبەرەوە ڕاستەوخۆ وەڵام دەرەوە بوون و ڕاستە و خۆش پشتیوانی ئەمە بوون لە هەموو حاڵەت و دۆخەکان هەروە پێشتر ئاماژەم پێیا دەنگی نەشاز ئەبیسترێ و دەنگی دش ئەبیسترێ بە تایبەتر لە باشووری کوردستانە چکە مازانین هەم ئەوەی کە پێی ئەوتێ هەژمونێکی نائاسایی و ئامادەیەکی سەربازی و تەنانەت تەواڵگری تورکیاش ئامادەی هەیە لە باشووری کوردستان و میدیایەکی ئاڕاستەکراویش هەیە و خەڵکانێکیش هەن کە خەون و خولیای مەرجع بوون لە سەریانە لەبەرەوە هەرگیز قبوڵی ئەوە ناکەن و پێیان قورسە پێیان هەزم ناکرێ کە قەندیل لەگەڵ ئیمراڵی بە پلەی یەک ئیمراڵی و دواتر قەندیل لەم قۆناغا ببن بە خاوەنی دۆزی کورد بەکرداری پەیامی بەڕێز ئۆجەلان لە ئیمراڵیەوە کە پەیامی ئاشتی سەدەیە وەڵامدانەوەی قەندیل کە وەڵامدانەوەیەکی بابەتی سیاسی استراتیجیە بە خوێندنەوەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ دۆخەنیوەی کە من هەموو کاتناوی ئەنیم قۆناغی زێڕینی کورد بۆ گەلەکەمان هاتۆتە پێشێ وەکو وەڵامدانەوەیەک و تەواوکاریەک بۆ پەیامەکەی بەڕێز ئۆجەلان وەڵامدانەوەیان هەبووە بەوەی کە ئەم پەیامە گەشت و پەسەندکراوە و کۆنگرەش ئەبەسترێت لە داهاتوێکی نزیکە بەڵام ئیتر وردەکاریەکانی شێوازی بەستنی کۆنگرەکە ئەوە بابەتێکی ترە سەرکردایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان چ لە ئیمراڵیەوە بێت یاخود لە قەندیلەوە بێ ئەوان بڕیاری لی ئەنکە میکانیزمەکە چۆنە و هەمیشە ئەم بابەتەش زۆر گرنگە مەسەلەی گۆڕینی میکانیزم جیاوازی و گۆڕانکاری لە دەرەنجامە ڕوئە لەبەرەوە ئێمە گومانمان لەوە نییە کە ئەو گۆڕانکاریانەی کە ئێمە خوازیارین بۆ گەلەکەمان لە ناوچەکە بیبینین لە ئایندەیەکی نزیکە بەدەستێت و ئەشی بینین و هەروەها ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان شێوە لەسەر هەمان پەیڕە و نەهەج هەنگاوەکانی خۆی ئەنێ یەک بابەتی ئێمە تا ئێستا نەمانوێراوە بێڵین لەبەر مەترسیەکانی وڵاتانی دراوسێ لەبەر ئەو هەڕەشانەی کە بەردەوام لەسەرمانە بووە ئەزمموی خۆبەڕێوەبەری خۆسەر لە ڕۆژئاوای کوردستانە دروست بریتیە لە هەنگاوی کردارێکی یاخود لە جێبەجێکردنی پرەنسیپ و بنەما فکریەکانی بەڕێز ئۆجەلان
ئەو مۆدێلە جوانی حکومڕانی لە ڕۆژئاوای کوردستانە کە بریتە لە خۆبەڕێوەبەری دیموکراتیک لەسەر بنەمای ئەوەی کە پێوتێ کۆمەلگای دیموکراتیک پێشەنگکردنی ژنان لە بەشداری پێکردنی کردارەکیە لە خۆبەڕێوەبەری و لە بەشداری پێکردنی کۆی گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا مۆدێلێکی جوانە لەبەر و هەروە چاوەڕوان ئەکرا کە ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان شێوە وەڵام دەرەوەی پامەکەی بەڕێز ئۆجەلان بن بە شێوەیەکی ناڕاستەوخۆ چکە ئێمە زانی پامەکەی بەڕێز ئۆجەلان ڕاستەوخۆ ئاراستە کرابوو بۆ پەکەکە هەڵبەت ئەوەش ڕەهەندێکی تری سەربازی و سیاسی و ئایدۆلۆژی و استراتیژی لە پشتە بۆ پێی کە ئەوەی کە پێی ئەوتە تایبەتمەندی ناوچەکانی کوردستانی لە خۆگرتووە مەبەستم لە بەشەکانی کوردستانە و ئەوە خەڵکی ئێمە بەڕاستی نەکەوتاتە ئەو هەڵە و دوای ئەو هەڵە ئەعلامیە ناڕەوایە نەکەوتایە کە پێیان وا بوو کە ئەوتێ پەکەکە خۆی هەڵبۆشێنێتەوە میکانیزمی خەباتی بگۆڕێ ئەوە ئەوان خوێندایەتەوە کە بەڕێز ئۆجەلان ئەڵێ پەیامەکە تەنها ئاڕاستەی پەکەکە کراوە نەک حەسەدە بەمانایەکی تر ئەمە بۆ دیوە و بۆ مانایەیە کە چەک لە دەستی گروپێک ئەستەمرێتەوە پێشکەشی گروپێکی تر ئەکرێ یاخود لەژێر ناوێکی تراواتە کورد هەرگیز نە چەک داهەنێ نە ئاش بەتاڵیشەکە بە دیاریکەی مەبەستم لە بزوترین ڕزگاری خوازی گەلەکەمان پەکەکەیە ڕێکەوتنەکەی بەڕێز مەزلوم عەبدی بە نوێنەرایەتی ئەزموونی خۆسەر لە ڕۆژئاوای کوردستان بە هەمان شێوە بریتیە لە درێژە پێدەری پەیامەکەی بەڕێز ئۆجەلان و پەیامەکەی بەڕێز ئۆجەلان ڕاشکاوانە ئەمە ئەڵێم بریتیە لەو پەیامەی کە ڕۆژئاوای کوردستانی لە هەڕەشە لە مەترسیەکان و لە پەلاماردانەکانی تورکیا پاراست هەرچەنە تورکیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناتوانە ڕاستەوخۆ ئێستا هێرش بکاتە سەر ڕۆژئاوای کوردستان هەرچەنەوەی کە پێی ئەوتری ئامادەکاریەکی سەربازی جەنگی گەورەی کردووەوەی کە پێوتێت تەحشیدات و هێرشەکانی لە ڕێگەی خۆیەوە یاخود گروپە مرتەزەقەکانی خۆیەوە کە سوورین و گروپی توندڕەوی ئیسلامین بەردەوامە بەڵام ئەمە وای کردووە کە نەتوانێت بە ئارەزومەندانە بۆ جۆری کە خۆی ئێوێ هێرشەکانی بەردەوام کا لەسەر ڕۆژئاوای کوردستان بۆ پێی کە چاودێریەکی نێودەوڵەتی لەسرە و پێشوازیەکی نێودەوڵەتی تەنانەت گەشتە ئاستی نەتەوەیە گرتووەکان پێشوازی لە پامەکەی بەڕێز ئۆجەلان کرا لە ئیمراڵیەوە ئەمە وای کردووە کە تورکیا نەتوانێت بە ئارەزوی خۆی بۆ جۆری کە ئێوێ ئەزمموی خۆسەر هەڵوەشێنێتەوە یاخود پەلەماری هێزەکانی هەسە دەبا کۆی ئەم گۆڕانکاریانی کە لە ناوچەکە ڕوویە پامەکەی بەڕێز ئۆجەلان تورکیا خستە قەیرانێکی گەورەوە وای لە تورکیا کردووە کە نازانێت چی وەڵامی کۆمەلگەی ناوخۆی تورکیا باتەوە و لە هەمان کاتە خستوێتێ بەردەم قەیرانەوە کە نازانێت چۆن هەژمونی خۆی کە کۆتایی پێهاتۆ لە ڕووی هەرێمیەوە بگەڕێنێتەوە و کەوتنی تورکیا وەکو دەواازەیەکی سەرەکی بۆ گواستنەوەی وزە لە دنیای ڕۆژهەڵاتەوە توانم بڵم لە ئاسیاوە بۆ ئەوروپا بۆ ئەمریکا و نەمانی هەژمونی لە ناوچەکە و دەرکردنی لەو هاوچەشە هەرێمی و نێودەوڵەتیە و جێگرتنەوەی ئیسرائیل بۆ شوێن و پێگەی تورکیا ئەمە وای کردووە کە تورکیا بە جۆرێک لە جۆرەکان بکێتە دۆخێکە کە پێوتێت دۆخی ئیحراجی لە من هەموو کاتێڵم لە خەونی بەرفراوانکردن و دووبارە زیینوکردنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی و ئێستا گەشتوەتە ئاستێکە ئێوە سنووری خۆی بپارێزێت دەوڵەتی خۆی دەوڵەتی نەتەوەی تورکی لە هەڵوەشاندنەوە و لەوەی کەپی ئەوتێ کەوتنی تەواوەتی بپارێزێ کە بێگومان ئەو قۆناغەشە بینین کە چۆن دەوڵەتی نەتەوە لە تورکیا هەرە سەهێنێ دەوڵەت و کۆمەلگایەکی دیموکراتیک یەتە پێشەوە خۆ بەڕێوەبەرێتێکی دیموکراتیک لە ژێر فۆرم و بە قۆناغی جیاواز بەرجەستە ئەبێ کە ئەمەشوە ئەکاتەم گەلی ئێمە لە باکووری کوردستان و لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باشووریش پارێزراو بێ یەک بابەتی تریشێ ئەم پەیامە بەڕاستی بەمانای وشە پەیامی ئاشتیە پەیامی سەدەیە پەیامی پاراستنی ئەزمموی خۆسەرە وەک ئەوەی کە باسم کرد لە مەترسیەکانی تورکیا و بریتیە لە پەیامی پاراستنی باشووری کوردستان لە کەوتن لەو لاوازی کە ئێستەتیایەتی ئاماژە سەرەتایەکانی پەیامەکەی بەڕێز ئۆجەلان هێڵە گشتیەکانی دەرکەوتون هەنگاوی یەکەم بریتیە لەو دانوساندن و لەو لێک تێگەشتنە سەرەتایی کە بەڕێز مەزلوم عەبدی لەگەڵ دەسەڵاتی ڕاگوزەری تیرۆریستی لە شامە وەکو ئەوەی کە پێوترێت دیفاکتۆ وەکو ئەمری واقع کە هەسەدە و ئەزمموی خۆسەر مامەڵەی لەگەڵاکە لێک تێگەشتنەکە هەنگاوی یەکەمە و دووبارە بەهێزبوونەوەی باشووری کوردستان بریتیە لە هەنگاوی دووەم لە ئایندەیەکی نزیکە هەنگاوەکانی بەهێزبوونەوەی باشووری کوردستان ئەبینین بە هیوای ئەوەم کە هیچ پارت و هێزێکی سیاسی لە باشووری کوردستانە لەو پەڕی ئەوەی کە پێی ئەوتێ لەو پەڕی ئەلمانیەوە بۆ ئەو پەڕی ئیسلامی ئەوەی کە پێی ئەوتێ دژایەتیکردن و بەربەرەکانیکردن نەکەن چکە بەڕاستی ئەمە ئاڕاستەیە کە بینین لەناو باشووری کوردستان هەرچەنە بابەتەکە کاڵتر بووەتەوە کە ئەو هێڵەی کە پێی ئەوتێ هێڵی ئیسلامی ئیخوانیزم بە شێوەیەکی زۆر ناڕەوە زۆر نانەتەوەیانە دوور لە بەهاو پرەنسیپە نەتەوەی و ئەخلاقی و تەنانەتە ئاینیەکانیش مامەڵە لەگەڵ دۆزەکەیەکەن
بە جۆرێک کە خوانیاوەتە پاڵ ئەو شەپۆلی کە پێ ئەوترێ شەپۆلی ئیسلامی سونەگەرایی ئیخوانیزم کە ئەویش کۆتایی پێیە تەنانەت بە جۆرێک ئەو هاوپەیمانی کە لە نێوان تورکیا و قەتەریشا هەیە ئیسرائیل ئەو هاوپەیمانیە تێش ناهێڵە بە زینوکردنەوەی هێڵی داوت ئەمە وا ئەکا کە بەرپرسیارەتی بێتە سەرشانی پارتە ئیسلامیە سیاسیەکانی کوردستان کە بە جۆرێک لە جۆرەکان هیلانی کەم ئەو هەڵمەتە ناڕەوایی کە بەرامبەر بەگەلی ئێمە لە ڕۆژئاوا ئەیکەن یاخود بەرامبەر بە پەیامەکەی بەڕێز ئۆجەلان ئەیکەن لەژێر هەر ناوبیانیە کابێ وا پێویستە کارڕای بگرن و بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان خۆشبەختانە خەریکە یەنە ژێرباری ئەو هاوکێشە نێودەوڵەتی و ئەو نەخشە نێودەوڵەتیەی کە ئەمریکا و ئیسرائیل داڕێژەرین و جێبەجێکارین وای کردووە کە لەژێر فشارە طبعاً ئەمە کە لایەنە کوردیەکان لە باشووری کوردستان بە دیاریکای مەبەستم لە یەکێتی و پارتێشکە ئەو دوانە خاوەندە سەڵاتن و ئەو دوانە بەکردداری حکومڕانی باشووری کوردستان و حکومداری هەرێمی کوردستان و خاوەندە سەڵاتن ئەمما گروپەکانی ترکە من هەمیشە نامناوە هەرگیز نابینم بنەما و پرەنسیپەکانی حزبێکی سیاسیان تیابێ من زیاتر بە بزوتنەوە یاخود بە گروپی پۆپۆلیستی ئەیان بینم ئەمانەوە پێویستەکە وتاری ئاراستەی نەتەوەییان وتارێکی ڕوون و ئاشکرابوو و زوڵاڵیش بێ و ئەوەی کە پێ ئەوتێ لادان لە هێڵی نەتەوەیی و وابەستەبوون بە ئەرکە نەتەوەی و ئەخلاقیەکانەوە لە خوانە بەرجەستە بکەن چکە بەڕاستی جێی تێڕامانە جێی پرسیارە و بەرپرسیارەتیش ئەخاتە سەر هەم ئەو دەستگانی کە بریتین لە دەستگای پاراستن و چاودێریکردنی ئاسایشی نەتەوەی عێراق و تەنانەت هەرێمی کوردستانی جێی تێڕامانە ئێمە سەرۆکی گروپی پۆپۆلیستی بینین من ناتوانم نایان بنێم حزب یا بزوتنەوە یا جوڵانەوە یا هەر نایکیان لێ بنێم کە ئەبین دێت لەگەڵ بۆ نمونە لەگەڵ جێگری سەرۆکی دەستگای میتاکۆ ئەبنەوە لەگەڵ بەرپرسی میتاکۆ ئەبنەوە لەگەڵ وەزارەتی دەرەوەی وڵاتانی تراکۆ ئەبنەوە و بە هەمان شێوە ئەم قسەیە بەڕێزان لە پارتە ئیسلامیەکانی کوردستانی شەگرێتەوە بەچ پێوەرە و پێوانەیەک لەگەڵ ئەم کەسانە کۆ ئەبنەوە وا پێویستەکە ئەمانە کە لەگەڵ ئەوەی پێچەوانی دەستورە پێچەوانی ئاسایشی نەتەوەی گەلی ئێمە و تەنانەت وڵاتی عێراقیشە بۆ پێی ئێمە لە چوارچێوەی جوگرافیای سیاسیا کارەکەن وا پێویستەکەکەوەی پێوترێ بەدیهێنانی ئەرکی ئەخلاقی و نەتەوەی خۆیان بەجێ بهێنن ئەو بە پێچەوانەوە من بەڕاستی داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەنگاوی کردارەکی بنێ بۆ ڕێگریکردن لەم بابەتەی کە ڕوو هەیە لەم دژایەتیکردنەی دۆزی گەلەکەمان لە ناوچەکەیە لەوەی کە پێوتی ئەمالەت بۆ وڵاتانی هەرێمی لەژێر هەر ناو پاساوێکا بێ ئەنجەی تێڕامانە من تا ئێستا نەبینوە سەرۆکی هیچ پارتێکی تورکیا لەگەڵ کوردیەکە کۆ بێتەوە یاخود لەگەڵ دەوڵەتی عێراقا کۆ بێتەوەی کە ڕوئە بەڕاستی بریتیە لە گۆڕانکاری لە ئاراستەی نەتەوەی و کە پێوتری خاکفرۆشی و نیشتیمانفرۆشی و خیانەتکردن لەبەرەوە پێویستەکە کۆی ئەم بابەتانە نەمێنێ و یەک بابەتیش زۆر گرنگە بۆ ئێمە وەکو کورد قۆناغی یەکگوتاری و یەکێتی نەتەوەییە وا پێویستەکە هەر ئاراستەیەکەیە کە بە ئاراستەی دژە و هەر ناکۆکیەکەیە لەبەر بەرژەوەندیە باڵەکانی گەلەکەمان وەلا بنرێت وردە وردە وتارەکان و نێوماڵی کوردی یەک بخرێت لەبەرەوە قۆناغەکە قۆناغێکی هەستیارە و قۆناغی یەکێتی و یەکگوتاری نەتەوەیە هەر کەسێک بە پێچەوانی ئەمە ئیشکات هەر کەسێک لەم قۆناغە بە قۆناغی ئاراستەی حزبی ئایدۆلۆژی ئاینی یاخود جیاوازتر لە ئایدۆلۆژی نەتەوەیی کار بکات ئەمە بەرپرسیارەتی مێژووی نەتەوەیی ئەخلاقی تەنانەت ئاینی یەتە سەرشان بۆ کەسانی کە باوەڕیان بە بنەما پیرۆزەکانی هەر ئاینەکەیە لە ئاینەکانی ئاسمانی بێت و تەنانەت نە ئاسمانەکانی ژوا پێویستەکە مرۆڤ سەرمەشق بێ سەردار و سەرکرداری گەلەکەی خۆی بێ و من هەمیشە ئەیڵێم و ئەیڵێمەوە و دەستپێک و کۆتایەکە شەر بۆ کۆتایی پێێنمە بۆ دەستی پێ ئەەکەم ئەم قۆناغە قۆناغی زێڕینی گەلەکەمانە بۆ مەرجێی سەرکردە سیاسیەکانی گەلەکەمان حەکیمانە ژیرانە لەگەڵ گۆڕانکاریە نێودەوڵەتیەکانە مامەڵە بکەن خۆشبەختانە باکوور و ڕۆژئاوای کوردستان ئەو مامەڵەیان هەیە باشووری کوردستانیش خەریکە ڕەنی تێئایەتەوە بە ئومێدی ئەوەی کە ئایندەی گەلەکەمان پرشنگدار بێ و ئەو ئایندە زێڕینەی کە من بۆ خۆم پێی گەشتبینم و هەڵبەتە گەشتبینیەکەشم بنەمایەکی زانستی سیاسی استراتیژی هەیە بۆ لەگەڵ خوێندنەوە بۆ گۆڕانکاریە نێودەوڵەتیەکان لە ئایندەیەکی نزیکە ئەو قۆناغە زێڕینە ئەبینین بە ئومێدی ئەوەی کە ئەم گۆڕانکاریە لە ئایندەیەکی نزیکە ڕۆژهەڵاتی کوردستانیش بگرێتەوە خۆشحاڵم کە لێرە لەگەڵتانە هەڵبەتە بابەتەکە زۆر هەڵەگرێ بەڵام من ئەمیشە بەردەوام ئەیڵێمەوە قسەکانم تاواکاری قسەکانی پێشووترە حەز ناکەم بابەتی دووبارە ئاماژەی پێ بەمە بۆی هەم ئەو بەڕێزانەی کە گوێ ئەگرن ماندوو نەبن هەم ئەوەی کە ئێڵم بابەتێکی دووبارە نەبێت خۆشحاڵم ببینیتان سوپاس بۆ گوێگرتنتان و هەر هەبن هەندێک پرسیارمان هەیە کە بەڕێزانە کە لێرەنی هەندێکیش لە ئەم هاوڕیانەمان کە لێرەن پرسیارەکانیان وەرەگرن بەڵام
ئەو بەڕێزانە کە لێرەنی من لە دوو پرسیارە کورتم کردەوە بۆ دکتۆر بۆ یەکە دەرفەتەکە زیاتر بەخشین بۆ بەڕێزانە کە ئامادە یەکەم هەندێک برادران ئاماژەیان بەوە کردوە لە پرسیارەکانە لە ڕێگە پلاتفۆرمەکانەوە ئەڵێن ڕاستە پەکەکە لە دوای 2023 بە هەزاران جار داوای بەستنی کۆنگرێ نەتەوەی کوردی کردووە کە ئامانجەکەی ئەمەی ڕۆی دەکەوێتەوە کە کورد بێت بە ئاراستەیەکەوە کە نەهجێکی یەکوتاری و یەک هەڵوێستی لە بەرامبەر داگیرکە و لە بەرامبەر وڵاتانی داگیرکەرە بێت ئەڵێن ئەم پەیامە ئەتوانین بڵێن کۆنگرێکی نەکراوی بەڵام بڕیارێکی هەمەلایەنە پەسەند بووە کەیتر ئەتوانم بڵێ بەرهەڵەستی نەکرا وەکو دایانی بەرهەڵەستی کە بڵێن ئەمە پەیامە بۆ ئێمە نییە بەڵکو هەر کەسە بەلایانی خۆیەوە قبول کرد و کاریشی لەسەرەکە تەنها جەنابەت دڵدانەوەی دەرکەوتووە لە میدیا و لە کەسایەتی سیاسیەکانە هەندێک بەڕێزی دیژەڵەن دیسانەوە ئەوەی کە لەلایەن کەسایەتە سیاسیەکانی باشووری کوردستان بەگشتی ئەو شێوازە کاردانەوانە هەندێک کەس بە دڵخۆشکەری ناوبرد هەندێک کەس وای بینیوە لێرە ئەڵێت خێر بوو کە بەڕێز پاوڵ تاڵبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان لە یەکەمین چرکەکانی پەیامەگەیە ڕاستەوە خۆ مڵکی خۆی لە سەرجەم پەیامەکاندا کەم کردارە کردارێکی سیاسی ئەندێشمەندانە و خۆشیانە بۆم بە هەموو شێوەیە پاڵپشتی دەکەێت بە پێچەوانەیەوەی کە ئەتوان تەنها ڕاگەیاندەگانی یەکێتی نیشتمانی کوردستان و ڕاگەیاندانە کە لەو چوارچێوەیە لەناو حیزبەیە کای ڕاگەیاندەگە بە هەمان شێوە ڕەندانەوەی پەیامەگەیان وەکو ئەو شێوەیە بوو کە بەڕێزیان ئەمە لە ڕاگەیاندەگانی تر ئەتوانم بڵێم وەکو جەنابەت تو هەم ڕاگەیاندەگانی لایەنەکانی تر بە پێچەوانەوە هەڵسوکۆتی لەگەڵاکە ئەمە خۆی گشتی و دوو پرسیارە بوو کە ئەو بەڕێزانە کردیان یەکێک لەو بەڕێزانە ئەڵێت ئێمە لەو پەڕی هێزا بڕیارماندا و لەو پەڕی هێزا بووین کە بڕیارماندا ئایا ئەمە تەنیا ئەتوانین بڵێن جۆرێک لە دڵگەرمیە یان واقعەیەکە کە ئەتوانین بڵێن ئێمە لەو پەڕی هێزا بووین کە بڕیارماندا چۆن بێگومان گۆڕانکە لەگانی ناوچەکە وای پێماوت کە ئێمە بووینەتە جێگەی بایەخی ئەوەی کە دنیا ئەگەر بێت بڕیارێک دەجارێت بێتەوە بۆ ئێمە بەشەوانەوەی کە لە ڕابردووە هەموو بڕیارەکان کە لە دەرەوەی ئێمەدرا ئێمەیان پێ هاتن کروژیانی نەتەوەی ئێمەیان کێشایەوە دۆخەکە دادەشتن بەسەر چوار وڵاتە دادەشتن بەسەر چەندین جەمسەری فکری ئایدۆلۆژی جیاوازە بەڵام ئەوەی کە هەیە ئەو برادرانە پێیان وایە کە ئێمە لەو پەڕی هێزان پێشنیە قەناعەتەکە دەستی ئەم جارە دەستی ئاشتیمان دەشتەوە ئایا موافقیان وبسيط برسێ طبعا سباريت بوي كونغري نتوي ل 2030 وش تاسق نداوا طبعا بكون باش بحالكم هيك لو كساني كزور بيكات بلي برزان انداماني كونغري نتوي كمان تاسو نتاتوان ورشنا بكداري شالاكن وزور الصوزانه كاركن بلام بردوام ورحنا ليغرم كابوا زيات تاع كردان اي دور واندي كات كانك كونغري نتوي لما صمم بخاوني مزاني وخاون داريتي وشاورواني منزوري بەڵام بەداخەوە بەهۆی دەستێوەردانەکانی وڵاتانی داگیرکاری کوردستان بە دیاریگەیمە ڕستم لە دەستیە و بەهۆی ئەو فشاری کە لەسەر پارتی دیموکراتی کوردستان هەمیشە دروست بووە و لەسەر پارتەکانی تر یەکێتی نیشتیمانی کوردستان پارتە سیاسی ئیسلامیەکان و کۆی ئەو حیزبانەی تر کە من ئەتوانم بڵێم بە گروپە پۆپۆلیستیەکانیشەوە کە ئامادەیان نەبووە لە 2023 ئەم بابەتە تا ئێستا بەرجەستە نەبووە بەکرداری بەڵام ڕۆڵی کەنەکە بەڕاستی ڕۆڵێکی باش بوو لانی کەم بۆ ئاراستەکردنی وتار و ژوڵاندنی شەقامی کردن کە کەوتە ڕووبەری گشتی بەکرداری پەیامی ئاشتی سەدەی بەڕێز ئۆجەلان بریتیە لەو کۆنگرێنەتەوەیە کوردیەی کە ئێمە بە درێژایی مێژوو کامەزۆی ئەو کە بگیرە بریتیە لە یەکەم کۆدەنجی کورد بە تایبەتر دوای وەڵامدانەوەی باشووری کوردستان بۆ پەیامەکە ڕۆژئاوای کوردستان بۆ پەیامەکە کە ئەوان هەنگاوی کردارێکیشیان ناوەکو وەڵامدانێک بۆ ئەو بابەتە وەڵامدانەوەی قەدیریشیان مازانین وەڵامدانەوەیکی بایەقدار و پڕبەها و بیتی لە تەواوکاری پەیامەکەی بەڕێز ئۆجەلان بەتەکید ئەو پەیامە بریتیە لە یەکەم کۆنگرەی نەتەوەیی کورد لە ئاستی ماڵایە لە ئاستی سەرکردە سیاسیەکانمانە خۆشبەختانە خۆشحاڵی بۆ وەڵامدانەوەیە جۆ بۆ ناین ئایا ئەمە بەشێک لە وەڵامدانەوە کە دەژێت فشارە بۆ پێشتر بەشێک لە ڕێخستنی ناوماڵی کوردی بە تایبەتە لە باشووری کوردستان لەژێر فشاری ئەمریکا بووە یاخود لە بینی باشوور و ڕۆژئاوای کوردستان لەژێر فشارە بۆ ئێمە جۆ بۆ بابەتانە نایە دەرەنجام بۆ ئێمە گرنگە
دەرەنجام بەڵامە بریتێ لە کۆنگرەیەکی ڕانەگەیەنداوی نەتەوەیی کورد لە ئاستی سەرکردە سیاسەکانمانە لە ئاستی سەرکردایەتی کورد لە کۆی پاشەکانی کوردستان وە خۆشبەختانە جێگەی خۆشی کرد ڕاستە دەنی ناڕەزا و ناڕازیە ئەیش بریتین لەو گروپ و کەسانی کە لە بەرژەوەندەکانیانە دێ بریتین لەو کەس و خەڵکانی کە بریتین لە بەرجێگیری وڵاتانی داگیرکرد ئەوانەی کە ئێمە دەستمانی کوردی گشتیا پیانە منجاش و خۆفرۆشەکان ئەوە بریتێ لەو دەنگەنە شازانەوە لە ڕووی ڕاگەاندنی شگومانێکیانە ڕاگەاندنێکی ئاڕاستەکراومانیەوە کۆمەڵە خەڵکیشمانەیە بەڕاستی لە بێ ئاگایی خۆی لە ناهۆشیاری خۆی و بەڵام لە پەرۆشی خۆیان ئەو پەرچەکردارە ناڕەوایی هەبوو بەڵام لە هەموو حاڵەتەکانە بامەکە پەیامی سەردێ و بەکرداریش بریتێ لە یەکەم کۆنگرەی نەتەوەیی کورد لە ئاستی باڵا و سەرکردە سیاسەکانی ئێمە بەنسبەت وەڵامدانەوەی بەڕێز پاپڵ تاڵبانی هەڵبەتە ئەو پەیامە دەرەنجام و بریتێ لە لێکەوتەی کۆتایی ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕوئەیە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاگای لە گۆڕانکاریانی کە ڕوئەیە و بریتێ لە درێژە پێدەری نەهج و بەرنامە و پەیڕۆ و پرۆگرامی خوارێ خۆشبوو جەنابی مامجەلال یەکێکە لە سەرکردە سیاسیە بۆ شمەردە بیرمەندەکانی کورد یعنی ئەم پرۆسە ئێمە بۆ خۆمان دەزانین بە خۆشبەختانە لەگەڵی واخواستنی تەمە درێژی بۆ جەنابی مامۆستا محەممەدەلی پێجوێنی بۆ خۆی یەکێک بۆ لەو کەسانی کە ڕاست پێدراوە بۆ ئەوەی هەنگاوی کردارێکی بێن بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی لە نەوسیەوە لە تورکیاوە دەست پێ بکاتەوە کۆتاجاریش لە 2013 ئەگەر هەڵە نەبن لە 12 لە بەروارەکە مامۆستا جەنابی مامجەلال باگێشتی مامۆستا ئەکات کە ئامادەکاری کا بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی دووبارە لە تورکیا دەست پێ بکاتەوە ئەنێمی کە وەڵامدانی بەڕێز باپڵ تاڵبانی بریتێ لە درێژە پێدار بە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خوارێ خۆش بوو جەنابی مامجەلال ڕابەرایەتی کرد و نەخشە ڕێگاکەی دانەوە لەبەر ئەوە لەو ڕاگەی وەڵامدانەوەی خێرایە و لە هەمان کاتا تێگەشتیشی هەبوو بۆ بابەتەکەوەی بابەتی کردمان بیر نەچێ بە درێژایی دامەزراندنی کانتۆنەکانی ڕۆژئاوا و سەرکەوتنی شۆڕشی گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان گەلی ئێمە لە باشوور بە دیاریکەی مەبەستین لە زۆری سەڵ بە دیاریکەی بەستین لە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کوردستان پشتیوان و پاڵپشتی شۆڕشی گەلەکەمان بوو لە ڕۆژئاوای کوردستان چ لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی کرداری و لە ڕووی دیپلۆماسیشەوە هەرگیز هەرگیز بە ڕستکاری ڕۆژئاوای کوردستان نەکەوێت لەبەرەوە ئۆتۆماتیکی چاوەڕێی ئەومان لێ ئەکرد بۆ چاوەڕێی هەنگاوی باشوور زیاتریشی لێ ئەکرێت بۆ ئەم قۆناغا هەستیارەی گەلەکەمان پرسیاری سێم پێمانی بگرێتەوە پرسیاری سێمیشەوە بوو کە ئەم دۆخە ئێمە لەو پەڕی هێزا بڕیارمەندایان بەڵێ مەسەلەی بڕیاردان خۆی دای من بڕیار کاتێ نرخ و بەها و گرنگی خۆی هەیە کە تۆ لە ئەوجی هێزانی مەسەلەی بڕیاردان بڕیارەکە ڕاستە ئێمە لەو پەڕی بەقووەت و هێزین بەڵام ئەگەر هێز بە حەکیمانە مامەڵەی لەگەڵان نەکرێ دەرەنجام لە ناومانەبا لەبەر ئەوە ئەمە بریتیە لە خۆگونجانیەک لەگەڵ ئەو گۆڕانکاری کە لە ناوچەکەی ڕوئەیە خوێندنەوەی واقعی ئێستایە لەگەڵ دۆخی ئێستایە و بریتێ لە بڕیاردانی حەکیمانە چونکە ئێمە ئەزانین هیچ هێزێک نەبێ هێزێکی تر هەرچەندە بەهێز بێت بە هێزێکی تر لە ناو بێتێ و هێزێکی لێرە بێ یا ئەوەی کە پێوتێ بەکارهێنانی هێزێکی پەرچەکردارانە هەنی بەربەرشدانەوە بۆی ناوبردن بەڵێمە یعنی هەنگاونان یاخود بڕیاردان لەو پەڕی هێزە ئەمە خۆی بۆ خۆی بریتیە لەوەی کە پێمان ئەڵێ بەکرداری سەرکردە سیاسەکانی ئێمە حەکیمانە لە قۆناغەکان مامەڵان کردووە و ئەو بڕیاردانەش لە ئەو جیهێزە بێکەوتەکانی لە ئایندەیەکی نزیکە ئەبینین. سپاس بۆ بەڕێزانش کە پرسیارەکان لە ڕێو پلاتفۆرمە نردبوو هیوادارم وەڵامەکانیان بە کوردی گشتی دەستکەوترێت ئیترش هەندێک لەو بەڕێزان لەرەن وەریان نەگرین بۆی کە پەیامەکانیان بگەین بە پرسیارەکان بکەن. دەستە خۆش بێ خام من لەبێشە متابعی جەنابەتەکەم ئەو شەوەی کە بەیانیەکەی ئەسەد بۆخا شەوەکەی کەداخەش جەنابی قسە دەکەن وتی چەند سەعاتێکی من زۆر خۆشحاڵم بەو گەشتبینیە سەرەڕای ئەم هەموو ناگەشتبینی و ڕەشبینیەکی ئێستا لە میدیای کوردیدا لە سیاسەتی کوردیدا بەتایبەت لە باشووری من ئەو گەشتبینیم زۆر پێخۆشە و سپاسیش دەکەم. بەڵام بنەماشی هەبوو. بەڵێ بنەماشی هەبوو. هەرچەند کەسی سیاسی نەڕەشبینە نەگەشتبینە واقعبینە ئەوەش لە جەنابەتدا تا ڕادیەکی زۆر هەیبینن دەست خۆش بێت. پرسیارێکیان ئەوە بوو گۆڕینی هەڵوەشانەوەی کە پێدوانیە ئەمەش هەمان جۆری سیاسەتێک بێت کە لە سەردەمی کۆماری کوردستان کاتێک کۆمەڵێشێکا بچنە رووسیا و باخۆرۆ دەڵێن ناوی خۆتان بگۆڕن
کە دوایی بێنەوە دەبێتە پارتی دیموکراتی حزبی دیموکراتی کوردستان پێ دوایی ئەمە شێوازی خەباتەکە ئەوەردێت نە ئەوەی کە ئاژبەکان بکرێت و هەر کەسێک لە ماڵی خۆی دانیشێت ئەمە یەکیان دووە پرسیارەکە ئەوەیە جەناب سەرۆکای قسەکان ئاماژە بەوە کرد ڕووخانی تورکیا ئێمە هەمومان دەزانین تورکیا ئەندامی ناتوێت هیچ لە بەهێزترین میشە لە ناوچەکەدا مەترسی ڕووخانی مەترسیە ئەم مەترسیە حەز دەکەم تۆزێک زیاتر بشی بکەیتەوە بۆ چۆنیەتی ڕووخانەکەی چونکە من لێت ناشارمەوە لەم قەزیەی پەیامەکەدا بە تایبەت لە باشوور زۆر خراپەوەی بەسەراحەت هەندێکیان زۆر ڕاشکاوانە پشگیریان کرد هەندێکیان شەرمانە بوو حتا هەندێکیان لە تایبەت ئیسلامیەکان داوایان کە حەسەدەش بگرێتەوە چەک دابنێت کە من ناوی کەسەکان نانم لای خۆمایە ناوەکە زۆر قسەیانەکەن نووە مەزانی ئەردۆغان قساکە یا ئەخۆنشەر قساکە سەبارەت بە چەکدانان لە ڕۆژاوای کوردستان مەسخۆش مامۆستاش پرسیارەکە کاوازانم ئەم دوو پرسیارەمان هەیە و ئەم بە چوار بوو بم پێش پرسیار مادام وایە دوو بە دوو جواب بەلای خۆی گەورم لەوان سپاس بۆ ناو جەماع عیرفان کە حوسەنێکی جوانی پاراستۆ لای کۆمەڵەکانی دەستخۆشی لێکەم دەست خۆش بێ دکتۆر بەڕاستی من لێکە ڕۆژێکە دەرگۆی لە سۆشیال میدیا هەتا ئێستا متابعەی دۆکەم بێ مجامەلە عەلی بەبێ ئەوەی یەکیان لێپەڕێن زۆر زۆر سوود پێ گەیشت و بەڕاستی بەڕووی کردەوە دەست خۆشی جێکەم بەس من سێ پرسیارەوە پرسیارێکم لە ساڵی 2010 و 2012 ژەنەڕاڵ ڕایمۆند کە بەرپرسی گەزەکانی سوپای ئەمریکا بوو لە عێراق وا لە سووریا و پێم وابێ پێشنیارێکی کرد کۆمیتێکی هاوبەش دروست بکرێ لە بینی حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراقا بۆ پاراستنی هاوسەنگی بە فیتی تووشا تێکچوو کە کاتە نێچیروان بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان بوو تێکچوو یعنی کە سەربەندی هەڵبژاردنەکە بوو ئەمە سەرۆکی حکوومەت بوو پێم وابێ ئەوە بەڵێ تێکچوو لەبەر ئەوەی کە ویستیان هەمان پرۆسەی ئاشتی لەگەڵ ئیسرائیل جێبەجێ کرد تۆ ئاماژەت دەڵێنێ هۆکارەکەی چی بوو ئەگەر باسەکەی بە دوور دێژێ سپاس دەکەم ئەگەر زانایت هەبێت لەسەر پرۆسەی ئاشتی لە نێوان سووریا لە ئەم پرۆسەیە دروست بکرێت لە بینی حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراقا بۆ ئەوەی بەریەکەوتن دروست نەبێت لەسەر ئەم پرۆسە سیاسی ئاشتی کە هەیە لە سووریا کە بە خەتی داوودی ناسا ئەگەر زانایت هەبێت لەسەر دوو دێژپانجێ سپاس دەکەم ئەمە یەکەم دووهەم ڕاپرسێک کرابوو کە دەستگای هەواڵگیری میت کردبووی لە ڕێی کەناڵەکانی ATV دی تورکیا بۆکشام بۆ سەوا ئەمانەکە هەموو ڕاپرسی بوون کە دەستگای هەواڵگیری میت تورکیا کردبووی لە ساڵی 2020 و 2021 و 2022 لەسەر هەڵبژاردنەکانی ساڵی ئایندە کە بۆ ئایانێ ئاکپارتی وەکو کە جەنابە ئاماژەت پێیا بمێنێتەوە ئەردۆغان خۆی کاندید کاتەوە کە دەستوری تورکیا ڕێگەی پێدایە لە سایە 60 بۆ 70 پێم وابێ خەڵکی تورکیا ناڕازین لە ئەدای ئاکپارتی ئەڵێ لەبەر ڕۆڵەکانمانی زۆر بەکوشدا بۆچی نەیتوانین لەگەڵ پەکەکە لەسەر مێزی گفتوگۆ قسە بکات تۆ بۆچی ئاماژەت بەمەنەیە ئەگەر ئەزانانی دەبێت لەسەر ئەمە سپاس دەکەیت ئەمەشمان بۆ هەڕووکەیتەوە شارێکی ناوخۆی مەبەستم فشار ناوخۆیەکەیە پرسیاری سێمیشم لە جەناب لەوەیە ئەو دەستگا بێمۆڕاڵان و بێئیتیکانی کە لە باشووری کوردستان دەدیێتێ بەڕاستی یعنی من متابعەی کەناڵێکم کردو حرمەتەن ناوی کەناڵەکە نایدم 6 ڤیدۆی تاریکی ئەپاچی دووبارە ئەکاتەوە هەموو هەفتەی جارێک هەر جاری بە جۆرێ میکسیەکە بە جۆرێ مۆنتاژەکە کە ئەمە پرۆسەیەکە بەسام ئەمە پەکەکە ئەگەر بەستی شکانوە پەکەکە ناتوانێت پابەندی بڕیارەکانی عەبدوڵڵا و جەلان بەحساب بۆ عەبدوڵڵا و جەلان ناکە ئەمە لە کاتێکا تۆ ئاوهای سلێمانی هەڵەبژی یعنی چۆن ئەبێت تۆ ئاوا بیکەیتەوە چی بکرێ بۆ ڕێگریکردن لەم بێمۆڕاڵیە و دەستخۆش کاک جواد باسی لە ڕۆتی مێژووی شێوازی گۆڕینی خەبات لەناو کوردستانە وەکو نمونەیش کۆمەڵەژی تاقیمەوە و مەسەلە چەکدانانجی باس کرد ئایا چەکدانان بۆ شێوازەکەی سەرخەڵ باسێنە بۆ شێوازەکە دەرکەوت ئایا شتێک واقعی یان گۆڕینی شێوازی سیاسەتکردن و خەباتکردنە ئەگەر جەنابەت تێبینی وەز کردێ من لە نێو قسەکانە باسیەوە کردوتم کە ئەوڵەیە کۆنگرێت بەستن خۆتان هەڵۆشێنەوە و ئاماژەم بۆ ژیان کە بە شێوەیەکی ناڕەوا پەکەکە لە لیستی ئەوەی کەتی ئەو چێت دادیسیا خۆت ئەو گروپانی کە بە تیرۆریست داڕێژداوە لیستراوەیانە مەسەلی چەکدانان کورد هەرگیز داوەزیزم هاوکێشەیەکەیە کورد چیا چەک جەنگ مستحیلە تا 400 ساڵیکە تا 500 ساڵیکە ئێمە ئەم پارادایمەمان لەکۆڵ بێتەوە
هەر لەگەڵمانە بەشێکە لە پێکاتی سایکۆلۆژی کۆمەڵاتی کەسایەتی ئێمە لەبەرەوە دۆڕوان بێەوە شتێک نییە بە ناوی شەکدانان تەنها بریتێ لە گۆڕینی میکانیزمی خەباتکردن وە گۆڕینی ناوەکان ئەگەر نا لە ڕووی ڕێکخستنەوە ئەمێنێ و لە ڕووی خەباتی چەکداریشەوە ئەمێنێت بە مانایەکی تر شەک لە دەستی ئەم گروپە یادا دەست گروپێکی تر بە گۆڕینی ناوە یەک بابەتیشمان بیر دەچێت مەسەلەی پێکەکە مەسەلەی پەروەردەکردنی ئایدۆلۆژی و فەلسەفیە فکریە بابەتەکان تەنها بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانە کە لە هەموو پارچەکانی کوردستان بێجیاوازی ئەندام و ڕێکخستنی هەیە هیچ پارتێکی کوردی تا ئێستا توانێتی ئەوە بکات هیچ پارتێک نەیتوانێت هیچ پارتێکی سیاسی بەشێکی کوردستان نەیتوانێت پەڕێتەوە بۆ بەشێکی تر ئەگەر بە ئەجێندا بێت وەکەوەی کە ئەنەکەسە ئەبینین لە باشوورەوە دروستکراوە بۆ ئەوەی دۆخی ناوخۆی ڕۆژ ئاوا تێک باقەم ئەنەمە لە ڕابردووە دەفتەری کۆن هەڵمانە بۆی ئاوازی دروست نەبێت یا وتاری گشت دروست نەبێت بەڵام پەکەکە تەنها ڕێکخستنە لە باکوورە سەری هەڵا و ڕێکخستنی هەیە کادری لە ڕۆژئاوای کوردستان هەیە لە باکوور و لە ڕۆژهەڵاتی شایەت یعنی تەنها پارتی سیاسی کوردە تەنها بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە کەوەی پێوتێت پێشوازیکردنیەکی گەوری جەماوەری هەیە لە کۆی پارچەکانی کوردستانە لەبەرەوە ئەستەمە مەسەلەی داڵاوینی ئایدۆلۆژی لە تاکی پەروەردەکراو لە کوردی پەروەردەکراو لە کوردی ڕاهاتوو بە چەک کە چەک و جەنگ و چیان بەشێکە لە کەسایەتی لەبەرەوە گومانێکیانی ئەمە ناڵۆشانەوەی نە ئاژ بەتاڵە تەنها گۆڕینی میکانیزمی بەرەنگاربوونەوە و خەباتکردنە و گۆڕینی ناوە شوێن مەزانی مەسەلەی ناونانی پەکەکە بە تیرۆریستی قەیچێکە بانایی پەکەکە نەبێنایی بزوتنەوەیەکی تردە ئەمە بابەت و پرۆسەیەکی زۆر دوور و درێژە تەنانەت ناوخۆی وڵاتانە لە ڕێکخراوەی دەوڵەتەکانە تۆ بە بڕیارێکی بە پرۆسەیەکی دوور و درێژ و قرس ناوی خاوەتە لیستی تیرۆرەوە لەبەر ئەوە تۆ دانیشی تاکە ڕێگە بۆ ڕزگاربوون لەو چەمکی تیرۆرە کە ناڕەوای و داوەتەپاڵەکە بریتێ لەوەی کە بە ناوی کۆنگرەیەکەوە فۆرمی خەباتی خۆی بگۆڕێت بۆ چەک لە گروپێکەوە باتە دەست گروپێکی تر بۆ میکانیزمی خەباتی بگۆڕێت بۆی هاوتەریەک و گونجە لەگەڵ گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە هەمان کاتیشا بتوانێت بە فۆرمێکی نوێ ژێر خۆی بکاتەوە مامەڵەی لەگەڵا بکرێت چکەی مازانی مامەڵەکردن لە ڕووی یاسای نێودەوڵەتی بەدابوونێتی نێودەوڵەتی لەگەڵ هەر گروپڕەکان تێویستیا بوا پێداڕنە بەڵام کەناوەکان گۆڕی فۆرمێکی نوێی خەباتکردنە وڵاتانیش مامەڵەی لەگەڵاکەنەوە بچۆن لەگەڵ هەسەدا مامەڵەکردن مەسەلەی بابەتی ساڵ بەرزانجە بۆ 2012 ساڵی 2012 دەستمان سەگەن بەزدان دقەتکەن سپاسانە مەسەلەی 2010 بۆ 12 بەڵام طبعاً بابەتی ئێمە کاتی خۆی بینیمان لە لوتکەی جدەیە محاولە کرا ئەمریکا ئەو کاتە دوێنەری ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ بوو هەڵێکی زۆر زۆریا کە دۆخەکەەوە ڕێقاق ئەوەی کە پێی ئەوتێ دووبارە زیینوکردنەوە ڕێخستنەوە ئاسایکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیلە ڕێک بخات بەمەبەستی چی ئیسرائیل خەورێکی لە مێژینەی هەیە بریتێ لە زیینوکردنەوەی ڕێگەی داوت بۆ ئەوەی ڕێک طبعاً یەک بابەتی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە کە پێمان وایە نەخشەی نوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەخشەیەکی نوێ نەخێر نەخشەیەکی نوێ نییە لە هەشتاکانی ساڵی ڕابردووە ئەم پرۆژەی پێشکەشکراوە جارێکی تر لە نەوەتەکانە بڵاویش کراوەتەوە لە چەند گۆڤارێکی پۆبلیک پۆلیسی ئەمریکیە بڵاو کراوەتەوە کە ئەم نەخشەیە پێویستەکان جێبەجێ بکرێت بەڵام لەبەر ئەوەی ئاسایشی بزە ئاسایشی هاوپەیمانەکان ئاسایشی خۆراکی و بازرگانی جیهانی لە مەترسیانە بۆی کە پێوتێ پرەنسیپی کارتەری ئەمریکی لە مەترسیانە بۆ ئەمریکا بە پێویستی نازانی ئەو پرۆژەیە جێبەجێکا بەڵام دوای ئەوەی کە جەنگی ئۆکرانیا رووسیا بووە دوای هێرش و پەلامانەکانی حەماس بۆ سەر ئیسرائیل دوای دەستگرتنی گروپە میلیشیاکانی ئێران بەسەر ناوچەکەیان حکومکردنی ئێران بە شێوەیەکی ناڕاستەوە خۆی کە پێوتێ بڕیاری دەوڵەتی خۆ کە گەشتە لای ئێران بەنسبەت عێراقەوە کۆی ئەم بابەتانە وای کرد کە ناوچەکە بتەقێتەوە ئەمریکای بڕون بۆ کە ئەم نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بجێبەجێکان لەپاڵ ئەوەیە خەونێکی لە مێژینەی ئیسرائیلێ بۆ زیینکردنەوەی ڕێگەی داوت چکێ مازانی نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا لە دوو قۆڵەوە دەستێگاتە سەر حەوزی دەریای سپی ناوەڕاست کە سێ ئەوەی کە پێی ئەوە تێکەڵی گازی سروشتی گەوری تیاقۆ بەس بە شێوەدانەکەی و ئێمە گرنگی حەوزی دەریای سپی ناوەڕاستیشمان نابێت بچێت کە سێکی شوەردەیەکەوە بێیە بریتێ لە ئەوروپا و ئاسیا و ئەفریقا ئەم ناوچەیە دەوڵەمەندە بە سامانی سروشتی تا ئێستا لەبەرەوەی مەترسینە بۆ لەسەر ئاسایشی وزە ئەم جەنگی ئۆکرانیا و رووسیا ئامادەی نەبوو گوێ نەداوەتێ کە ئەم پلانە جێبەجێکرێت یان هەر ئەمریکا وەکو پرۆژەیەک ئامادەیە بوو بەڵام گوێ نەداوەتێ دوای تەقینەوەی ناوچەکە ئەمریکا و دامەزراندنی ڕێکخراوی برێکس کە ویستیان لە ڕووی ئابووریەوە ئەمریکا بخەنەوە کە پێوتە پترۆ دۆلار بیخەن یعنی کە تۆ پترۆ دۆلار ئەخەی یعنی ئابووری ئەمریکا ئەخەی کە ئابووری ئەمریکا کەوت یعنی وڵاتێک وەکو گەوری وڵاتێکی گەوری خاوەن هەژمۆنی
بەدەسەڵات لە ناوچەکە ئامادەی نامێنێ کوی بابەتانە وای کرد کە ئەمریکا هەنگاوی یەکەم لەگەڵ هندستانمان ڕێک 100 میلیارد دلاری وەکو پێشەکی یابی بۆی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە گەروی مەلەقەوە دەست پێ ئەکا بە زەریای هندیایە بۆ بەحری عەرەبی لێوەشەوە بە دوو قۆڵەوە سەرەکەوێت لە کەندای عەدەن و کەندای فارس و عەرەبیشی پێڵەن سەرەکەوێتەوە بۆ ناوچە کوردیەکان کە کەرکووک هەموو جارێکی لەمە زنجیرەچیەکانی شنگال زنجیرەچیەکانی قەرەچۆ بۆ شنگال و کەزوان کە ئەکەوێتە سەریاڵەکە و باشوور و ڕۆژ ئاوای کوردستان دێتەوە مەخاڵی استراتیژی بۆ ئەم دۆخە تا ئێستا ئاسایی بووە تا دوو مانگ لەبوو پێشتا مایەکیش لەبوو پێش مەسەلەی پرۆژەی زیینکردنەوەی یەڵی داود ئامادەینەوە لەگەڵ ئیسرائیل چەند جارێک پێشنیاری کردووە بەڵام دوای ئەوەی کە تورکیا دەسەگرێت بەسەر شامە ڕێ ئەەکەون کە دوو بنکەی سەربازی دابمەزێنن لە تەتمور بۆ 6 کیلۆمەتر لە ڕۆژئاوای تەتمورەوە تیفۆر دابمەزێنن ئەمە ئینزاری یابە ئیسرائیل وتی ئاسایش نێتەوەی نەکرێتە مەترسیەوە تەشە دەستی بەسەر ناوچەکە یاگرتووە و پەلەماری هەستەگە ئەدرێکا هاوپەیمانی سەرەکی ئێمەیە و لە هەمان کاتە ئیسرائیل و ئەمریکا پێویستیان بۆ گازە هەیە کە لە کێڵگەی کۆرمۆر و کێڵگەکانی تری دەوروبەریا هەیە وەکو یەکێک لەسەر چاو وزە گەورەکان کە نەخشەی وزەی جیهان هەم هاوبەشی پێ ئەکا هەم ئەیگۆڕێن و بریتیە لە تاوکاری ئەو نەخشەی وزەی جیهانە کە چەودەکانی گازی ماری لە کەناراوەکانی غەزە کە ئێستا خۆشبەختانە بەدەستی ئیسرائیلەوەیە بریتیە لەو سێ گۆشەی کە مارین بە عوکاز ئەبەستێتەوە لە ئەنبا لەگەڵ کۆرمۆرە و هەر سێکاگری ئەداتەوە بە ئیسرائیلە بە بەندەری حەیفا ئەوەی کە ئەوتێ کەیوان بنکەی کەی لە کەرکووکەوە بۆ ئێش بۆ حەیفا ئەمە زنجیرەیەکی ئەمریکی چۆ بنکێکەوە بەڵێ یعنی ئەمە زنجیرەیەکی درێژراوە لەو ڕواندیەوە منەڵم کەرکووک پێشمەرگە ئەگەڕێتەوە کەرکووک وە شنگال پەکەکە ئێستا لە کاتی ئێستا دامەزراندنیە لە بینی قەندیل و ئەمریکا وردە ئەوەش بۆ ڕاگەاندن ئاشکرا بێت ئەوە ئەمریکا خۆیەتی ئێستا بە فڕۆکەی سەربازی لە قەندیل ئەنیشێتەوە پڕچەکیانەکە و چەکداریانەکە و هاوکار و هەماهەنگە لەگەڵیانە و لێک تێگەشتنیانە لەگەڵیانە چ لە شنگال بێت چ لە تەنانەت ڕۆژئاوای کوردستانیش بانە بەڕاشکایی قسە بکەین ئەم نەخشێ و ئەم دەستگرتنی تووشیا بەسەر سووریای نوێیە وای کرد کە مەترسی لەسەر ئیسرائیل دروست بۆی ئیسرائیل سێ هەفتە لەمەوە پێش دروست پرۆژێکی پێشکەش کرد بە ئەمریکا کە یەڵی داودی بۆ زمینکردنەوە زیینکردنەوەی یەڵی داود یعنی کورد بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە ناو هاوکێشە هەرێمی و نێودەوڵەتیەکانیەوە بەشێکە لە هاوکێشەی وزە پێگەی ئیسرائیل وەکو وڵاتێکی ئامادە دەواازەیەکی سەرەکی بۆ گواستنەوەی وزە و بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا بە پلەی یەکەم و ئەوروپا ببێت بە پێشنگ ئەمە وای کرد کە تورکیا بە ڕێژەی بە تەواو لە ساسا لە هاوکێشەکە بخرێت و وەلا بگرێ مەسەلەی ئامادەی تورکیا تەنانەت لە ناتۆشە ئێمە زانین ئەمریکا ناچێتە هیچ بابەت و هیچ پرۆژە و هیچ ڕێکخراوێکە و نامێنێتەوە لە هیچ هاوپەیمانێکا نامێنێتەوە ئەگەر ئەوەی ئەیاد و قاتی دەست نەکەوێتەوە ترامپ پیاوێکی پراگماتیشیە پیاوێکی ئابووریە پیاوێکی سەرمادارە لەو ڕوانگەیەوە بیرەکاتەوە وە مامەڵەکە لەبەر مەسەلەی ئامادەیی تورکیاش لە ناتۆیە ئەم بابەتی کێونە گرنگی هەر ئەوە لە مازانی لە پڕابانەی کەستان ئەمریکا کشاوەتەوە لە ناتۆیان وە چۆن بیمان لە ڕێکخراوی تەندروستی جیهانی کشاوەتەوە لەبەرەوە مەسەلەی زیینکردنەوەی یەڵی داوت بابەتێکی زۆر گرنگە و ئێرانیش هەڵدیا کە ئەوەی کە توتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان ڕوونیان لەو ڕوانگەیەوە ڕێگریان کرد لەو کۆمیتەی کە دامەزرا لە بینی عێراق و هەرێمی کوردستانە بە ئاماجی ئەوەی کە هەم پەیوەندی لەگەڵ سووریا ئاسایی بکاتەوە پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیلە ئاسایی بکاتەوە و پەلەماردان و هێرشەکانی سەر ئیسرائیلیش لەلایەن حەماسەوە لەو ڕوانگەیەوە ئێران جوڵانی کە ئەو پرۆسی پێوتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و سعودیا ڕوونیان لەبەرەوە مەترسێکی ڕاستەخۆی دروستە کرد لەسەر ئێران بۆ خۆی و وڵاتێکی ئامادە و خاوەن نەژمشتە بە دوای سعودیا ئێمە ئەزانین سعودیا دوو ڕەهەندیگە ڕەهەندێکی سیاسی استراتیجی ئامادەی هەیە کە بیتێ لە هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا لە ناوچەکەیە و هاوپەیمانی سەربازی و ئەمنیشێتی و لە ئەمان کاتا ڕەهەندێکی تری ئاینیە کە بیتێ لە چەقی دنیای ئیسلامی سنی بۆ گەلانی ناوچەکە و گەلانی موسڵمانی ناوچەکە لەبەرەوە نەیگەشت ئەو بابەتە وە لەو ڕوانگەیەوە ئەو پرۆژێ هەڵوەشێندایەوە و تورکیا قبوڵی نەکردوە دەستپێوەردانی کرد بەداخەو پارتی دیموکراتی کوردستانیش بەوەی هەر شۆکاری خۆ ببێت لە قۆناغێک لە قۆناغەکانەوە بە ئێستاشەوە بە شێوەیەک لە شێوەکان لەژێر فشاری تورکیا و ئێمە ئێستا ئاماژە سەرەتاییەکانی ئەوە شەبین کە خەریکە ئەوانیش بە خۆیان لە هەژمۆنی تورکیا ڕزگارەکەن بەڵام ڕزگاربوونیش لەو هەژمونە بە تایبەتر کە لە سەنوو 45 بکە بۆ 6 بکەی سەربازی هەواڵگیری نهێنی و ئاشکای تورکیا لەناو خاکی کوردستانە بە دیاریکردن مەبەستن لە زۆنی زەردە بەداخەوەکەوە ئەوانی شەوە بە پلەبەندی خوان لە بابەتەکە بکشێنەوە بۆی لانی کەم پارێزراو بن لەو دۆخە و ئەمە پێمان ئەڵێ کە تورکیا لە ڕێی هەرێمیەوە کەوت ئێستا سەردەمی ئیسرائیل و کورد و هاوپەیمانێتی کورد و ئیسرائیل و دروزەکانە
عفو سپاس سپاسی بەزەوەی من تێبینیم کرده بێ ینی باوڕێزت قسەکان بە یەک ئاراستە ئاڕوا و لە هەمان کاتە من زۆربەی ئەوەی کۆڕەکانی جوێم بێ بۆ یەک زۆر ئاراستەی هەیە بۆ ڕانکاری و هینی تیا ناکەین لەڕوێکەوە لە هەندێکی من هەندێک ئیزدیواجێتیشم بینی لە هەندێک لە قسەکانتە لە سەرەتا و لە کۆتاییەکەیە کە بۆ منە لە سەرەتا و باسی ئەوە کرد کە ئەم سەدەی سەرمایه‌داری و لیبرالیزم و کۆتایی هێنانی ئایدۆلۆژیا و ئەمانێ بەڵام لە ئەخیرا تۆ کە دێ سەر پارتی پێکاران و چەکدانان و ئەوانە جارێک دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەمەی نووسیان ئەڵێ پارتی پێکاران وازە و ئایدۆلۆژیان ناهێنێ کە دەیان ساڵە لەسەری پەروەردە بووە خەڵکی لەسەر ئایدۆلۆژیا پەروەردەکە و چەکدانان بەمانای ئەوە نیە وازە چەک بێنن ئەیداتە دەست گروپێکی تر یعنی ئەوەی یەکەم لە نەمانی ئایدۆلۆژیا باس کرد دوای سوبوونی پارتی پێکاران لەسەر ئایدۆلۆژیا ئەمە دوشتی لێجیاوازن ئەنجا لە لایەکی توشەوە مەسەلەی چەکدانان حەزمە کرد ئەمن پامەکەی وەزارانم چاپ خوێندوەوە و متابعی مینەکانی شتەکەم بە شێوەیەکی گشتی یعنی لە 2015 شەجارێکی کرد وەزاران داوای چەکدانانی پارتی پێکارانی کرد بەڵام لەوێش جارێکی تر قەندی بە ژێر وەزارانی نەکرد یعنی حتى تەنانەت ئەو قسەی هەیە لە ساڵی 93 لە دوای نەمانی ئۆزال باسی ئەوەکە کە ئەڵێ من دەو کاتەوە فکری ئەوەم هەیە کە ئێمە خەباتی مەدەنی و سیاسی دەست پێ بکەین و پێم وایە ئێمە بە خەباتی چەکداری ناگەینە هیچ لەبەرەوە ئێستا لە دنیای ئێستاە سەیری بکەین ئەو تێزەکەی ئۆجەران زۆر جوانە پەیامەکەشی زۆر گەورە و بڵێم لە ئاستێکی فەزای بەجیهانی بوون و عەولەمە و ئەمەیە قسەکانی ئەکات لە دیموکراتیزەکردنی تورکیا شار بە هەمان شێوەیە بەڵام لە هەمان کاتیشا سووربوونی ئەو لەسەر چەکدانانی پەکەکە و گۆڕانی مەبەستەکەی ئەو ئەمەیە ئێمە لە خەباتی چەکداریەوە ئەڕۆین دەزەکەین بە خەباتی مەدەنی سیاسی ئەنجا ئەم خەباتی مەدەنی سیاسیەش مانای ئەوە نیە ئێمە لە سفرەوە دەست پێکەین ئێمە تەسلیمە بین نەخێر پارتی کرێکاران ئەو قۆناغی تێپەڕان کە کێشەی کورد وەکو کێشەیەکی سەرەکی نەتەوەیەک لە تورکیا بە جیهانی بکە هەموو گەلانی جیهان ئەزانن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سیاسەتی نێودەوڵەتی ئێستا ئەزانێت چیە ئەم قۆناغەت ئێستا لێرە پێویستی بەوە هەیە کە بڕۆی بۆ خەباتی سیاسی خەباتی سیاسی بەپێی زۆر لە لێکۆڵەرەوانی بواری سیاسی و مەدەنی خەباتی سیاسی زۆر گەورەتر و گرنگترە لە خەباتی چەکداری خەباتی چەکداری ئێستا لەسەر ئاستی جیهان ببینە کۆتایی پێهاتووە کۆتایی پێهاتووە لەبەرەوە ئەگەر تۆ خەباتی مەدەنیەکی خەباتێکی زۆر گەورەیە ئەمە خاڵێکی تر تۆ بەنەوعی قساکەی وەکو لەلەی یەکێتی پارتی هێرشەکەیتە سەر هەموو پارت و ڕێکخراوەکانی تر و ئۆپۆزیسیۆن و یعنی ئەمە قسەی خۆتە ئەڵێ ئەو ئۆپۆزیسیۆنەی کایبینی من هەر بە هەندێک گروپی پۆپۆلیستی نادێت ئەمە قسەی یەکێتی پارتیە وان پێڵە تۆ نادۆ قسەی بکەی لەو ئاسێ ئەزانی بۆ چونکە یەکێک لە بنەماکانی دیموکراسی تەعەدودی و فرەی سیاسی و بیرروبۆچوونی ئازادە باشە تۆ بۆ حیزبانی تر ئەڵی پۆپۆلیستی ئەرە سیاسەتی یەکێتی پارتیم پێ بڵێ چیەکەن یعنی هەرچی ئەم میلەت و گەلە هەیە بێزارە لە سیاسەتیان و لە عەقڵیان و لە بۆچوونیان و لە تەسەڕوفاتیان یعنی چیان بەسەر هەرێمی کوردستان نەهێناوە یەکێک لەبەرەوە ئەوانەش چی بکەی فەزای دیموکراسی وانییە کە خەڵک بە جوانی مافەکانی خۆی وەرگێ ئۆپۆزیسیۆن بەشێک بێت لە دەستور خەباتی سیاسی مەدەنی خۆی بکە لەبەرەوە بەوشێ خاڵێکی تر کە تۆ من ڕوونکردنەوەیە پرسیار نیە پرسیار ئێمە وتمان من بگرن من یەک ساعت لە ئێوە دەفەت نەدێن بەوە پرسیارەکانە زۆریان من ئەمێ پرسیارم نییە تۆ ئەمە ڕوونکردنەوەی و لێ بۆچوونە لەسەر بۆچوونەکەی ڕێبەن بیرروڕای ئازاد لە شتەکانە بێسە بەڕێزت تۆ هەموو ئەوانە تاوانبار کرد کە حتا قەچێکە پرۆسەیەکە عەبدوڵڵا ئۆجاران فەرقی کردووە تورکیا قساکە ڕێبە بە ئازادی خەڵکی تیش قسە بکەن قەچێکە با بیرروڕای پێچەوانەی ئەو شتانیان هەبێت یعنی تۆ جۆ بۆ هەمویان بگری بە ئازادی خاڵێکی تر کە گرنگە تۆ باسی مەسەلەی ئیسرائیل ئەمەم زۆر بەداوە گرنگە باشە ئیسرائیلێک ئێستا حکوومەتێکی دینی ئیتلافی حکوومەتێکی زۆر دینیەکە ئیداری ئێستای ئەم حکوومەتە ئیسرائیلیاکە وەنیە
یعنی چۆن من ڕوام وایە چۆن تیرۆریزمێکی ئیسلامی و گروپێکی تونڕەوی ئیسلامی مەترسیدارن ئەو ئیسرائیلەش بە هەمان شێوەکەەوە بۆ عەقڵیەتە دینیە تونڕەوە معاملەکە هەمان شێوەیە تۆ بین لە غەزە چی کرد 50,000 ژن و مناڵ و مەدەنی و هین ئەبوژێت دێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وێرانەکە ئاخر بۆ دڵسۆزی کورد بێ لە کاتێکە ژیرانی عەبدوڵڵا ئۆجالان و یعنی بەشێک لە مۆسادی ئیسرائیلی بەشدار بوو لە گرتن و لە بەدیلگرتنی ئەوە ئەمجا هیچ ئەوەی ئیسرائیل باسیەکە ئادی وەکو بەڕێزت کە لە ناوەندەکە ئیشەکەی وەکو پرۆژەیەکی ئیسرائیلی وەکو شتێکی دۆکۆمنتی وەکو هین چ بەڵێنێکی هەیە تا تۆ متمانە بەمە بکەیت لەبەرەوە پێم وایە ئەو مادەم حکوومەتێکی دینیە دش بە گەلانی مسلمانی ئەم ناوچەیەکی ژاوا کوردیش باشەکە لەو گەلە مسلمانانی کە لەم ناوچەیە هەیە لەبەرەوە پێم وایە ئەوەی کە دش بە ئەوانەی کا دوجار دش بە کوردی ژێیتا بەڵام لەم قۆناغەیە پێویستی بە کورد هەیە بۆی بەکاری بێنێ دش بە ئەوانی کرد دەست خۆش مامۆستا وەلای با جوابی ئەو سێ خاڵە بۆ ئوستاز باش ئەڵێ یەکاراستەی لە وتەکانی جەنابتە کاک نای بەخێرە کاک ئەمەر تێگەشتن لە بەرامبەر بابەتێکی زۆر زۆر گرنگە ئەگەر من لە تۆ تێنەگەم هەڵە لێکدانەی بۆ بکەم ئەگەر هەڵە لێکدانەی بۆ بکەم تێڕوانینم وا دروستەگەی لەسەر تۆ کە تۆ بە شێوەیەکی گەشت قساکەی نا هەڵبوون قساکەی کاک ئەمەر لە ئەوەڵی شیکاریکردنی منەوە 3 بۆ 4 ساڵە چێ بزەبت لەسەر ئەوەی کە پێوە تێدۆسی استراتیجی ئەمنیت سەربازی سیاسی دیپلۆماسی مشکاریەکەم و یاسایش هیچ وشەیەکم تا ئێستا نەوتووە دژ بە یەک بێت قسەخانیەکەم هیچ وشەیەکیشم نەوتووە ناهاڵکۆت بێت ئەو قسانەی کە یەکەم بنەمایەکی زانستی سیاسی استراتیجی هەیە بە خوێندنەوەی نەخشە و هەڵپەیمانی نێو دەوڵەتیەکان و لە هەمان کاتە بە حکم و ئەزموونەی کە لە کاری زانستیان ئەکادمیا وەرەگرتەوە واقعبینیشن و تا ئێستش پێم وانە لەوانەیە بەڕێزانێکە بێت بە ئینساف و قسەکە نەزانم هیچ پێشبینی و سەنگاندنێکم هەڵە دەرنەچوە لە ژیرخوانەوێ سەبارەت بۆی کە بەڕێزت باسێکەڵی ناهاوکۆکی هەیە لە نێوان قسەکان کە نەکە ناهاوکۆکی نییە بەڵگەی چی؟ بەڵگەی ئەوەی کە من پێکەڵ لە مەڵەم گۆڕانکاریەکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوئەیە گۆڕانکاریەکە یەکێک لە دەرهاوی شتەکانی بریتە لە دروستکردنی سیستمێکی هەرێمی سیستمە هەرێمیەکە کۆمەڵە سیماتی یەکێک لە سیماتەکانی ئەوەی کە پێی ئەوە تێنیۆ لیبرالیزم بازاڕی ئازاد ئابووری ئازاد ئەهێنێتە کایەوە و ناوچەکە خاڵی ئەکاتەوە لە چی؟ لە گروپی میلیشیایی و لە هەمان کاتا خاڵی ئەکاتەوە لە ئایدۆلۆژیا خاڵی ئەکاتەوە لە ئایدۆلۆژیا ئێستا ژەو قسەی ئەەکەمەوە و یەک بابەتی تری گرنگە هەڵوەشانەوەی دەوڵەتی ناتەوە و بە فیدرالیزەکردنی وڵاتانی ناوچەکە بەکردداری ئەمە ئەوەی مابینیوە حەکیمی و دانایی سەرکردە سیاسەکانی کورد بە دیاریکردنی مەبەستم لە پەکەکەی لە باکووری کوردستان لە چیا دەرەکەیە لە واقعەیە دەرەکەوێت کە ئەزانن ئەم شەپۆ لە گۆڕانکاریە هاتوو و ناتوانین ئێمە بەرەیە بگرین وەکو گەلێکی بێدەوڵەت ئێمە نەتەوەیەکی بێدەوڵەتی توانای بەرگرتنمان نییە لەم گۆڕانکاریە بۆ ئەوەی دوێنینەوە بۆی گەلەکەمان پارێزراو بێت بۆی ئەزمونەکەمان لە باشوور و لە ڕۆژئاوای کوردستان جێگیر بێت و بپارێزێت بۆی ئەو دەستکەوتانی بەدەستمان هێناون بۆ ئەوی ئەو هەموو کوڕ و کچە گەنجە جوانەی کورد ئەو هەموو خەڵکە بە ئەمەک و تێکۆشەری کورد خوێنی پارێزراو بێت خوێنی نەڕژێت لە ئیمراڵیەوە ئەم گۆڕانکاریانە خوێندایەوە تێگەشتن کە قۆناغی مامەڵەی حەکیمانە و خۆ گونجاندنە لەگەڵ تەوژمەکەیە خۆ گونجاندن بۆ مانایی کە بە شێوەیەکی پراگماتیکیانە بەرژەوەندی خوازانە مامەڵە بگرێت بەرژەوەندی خوازانە بابەتێکە و داماڵینی خۆت لە بنەمای فکری و فەلسەفی لەو پەروەردەی کە لەسەری ڕاهاتووی بابەتێکی ترە بنەما هەزی و پرەنسیپە فکریەکان لە عەقڵیان ماوە بەرژەوەندیە باڵاکە کە بریتیە لە پاراستنی بەرژەوەندی باڵای نەتەوەیی کورد لە هزریان ماوە بەڵام بەرژەوەندی قۆناغەکەەوە ئەخوازێ خۆ گونجاندن لەگەڵ قۆناغەکەەوە ئەخوازێ گۆڕانکاری کا لە میکانیزمی ڕۆبەڕووبوون و خەباتکردنی ئەم قسەی من واقعە و ڕەنگدانەوەشی هەبووە و خوێندنەوەشە بۆ پەیامەکەی ئیمراڵی و پاشان وەڵامدانەوەی قەندیل و مامەڵەکردنی ڕۆژئاو و باشووری کوردستان ئەم قسانەی من هیچ ناهاوکۆکیێکی تیان نییە بەڵام یەک بابەتی لە جەنابتەیە ئەو حاڵەتە توندەی کە هەتە تۆزێ خاوی کرە بۆ وەرتەگیری دەبێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم خاڵی دووەم بەنسبەت ئەوەی کردن بەڵێ خاڵی پەکەکە چەکدانانێ مامەستا کاکە بڵێ ئەزانی مەسەلەی پەکەکە چییە؟
من ئاماژەم پیانە قسەکانمان وتم بریتیە لە گۆڕینی میکانیزمی خەبات و تێکۆشان و ڕوبەڕووبوونەوە بۆی دەرەنجامەکان گۆڕانکاری تیاڕووبان و بە کردداری حەکیمانە مامەڵان کرد و لێکەوتەی دەرەنجامەکانی ژەبین کە هەنگاوی یەکەم تورکیا قسەتە قەیرانە تورکیا نازانێت چۆن مامەڵەکە چۆن وەڵامی کۆمەڵگەی ناوخۆیی خۆی باتەوە چۆن وەڵامی ئەو هەموو دایکی کوژراوی سەربازانی توی باتەوە کە زیاد لە 6,000 چەک بەدەستی ناو سوپای تورکیا کوژراوە چی وەڵامی ئەمان هەیەتەوە چی وەڵامی ئەو پەروەردە ئایدۆلۆژیە فاشیستە ئەیاتەوە کە بنەتەوەکەی خۆی کردوێتی چۆن هەژمونی خۆی ئەجێڕێتەوە چۆن ئەوەی کە پێی ئەوتێ باری لای اقتصادی خۆی ڕێکە خاتەوە چۆن ئەوە بجەزە بەلاحەی کە بۆ لەبی بۆ بژاندنەوەی وڵاتەکە تەرخانی کرد بۆ چەند تەرخانی کرد وەڵام هەیاتەوە چۆن وەڵام دەرەوەی ئەو شکستە گەورە سەربازی و سیاسی ئەیاتەوە کە ناخۆیان ڕووبەڕووی بۆتەوە چۆن پێبی هەرێمی و دەوڵەتی خۆی ئەپارێزێت و ئەندامی ناتۆ وەکو وڵاتێکی هەرێمی لەبەرەوە لەو ڕوانگەیەوە حەکیمانە سەرکردایەتی کورد لە ئیمڕانی لە قەندیلە و ماڵە لەگەڵ دۆخەکەیەکەن دروست بۆ ئەوەی بتوانێت خۆی بگونجێنی لەگەڵ گۆڕانکاریەکانەوە بە فۆرمێکی نوێ و نوێگەری نوێبوونەوە مامەڵە بکەیت ناوی گروپەکانە گۆڕێت شێوازی ڕێخستنەکان وە چەتری ئەو ناوەی کە چەتەوە کۆیان ئەکاتەوە ئەگۆڕێت و ئەو گروپانی کە چەکیان لەدەسە لەژێر ناوە بە فۆرمێکی نوێی ترەوە لێنەوە مەیدانی خەبات و تێکۆشان بەرز بەدەوەی کە جەناب پرۆسەکە هەڵ ناوەشێنێتەوە بە شێوەیەکی حەکیمانە هەنگاوەکان یەک بابەتە کار بکەن جەناب پسپۆرێکە چییە؟ من لە بواری سیاسی شوبینە هێنم هەیە ئەزمونت هەیە ڕۆژنامەنووسی بوارەکانی جیاوازە ڕۆژنامەنووسی سەربازی یەک بابەتێ مەسەلەی ئەوەی کە بتوانین پێیان بخوێنیتەوە یاخود هەڵسەنگاندن بکەین بۆ گۆڕینی شێوازی خەبات و تێکۆشان بابەتێکی قۆڵە بەسەرپێی ناکرێت بە وتاری ئینفعالی و بە پەرچەکرداریش ناکرێت و بابەتە ئەبێ ئەمە وەربیتیان بابەتێکی ترەوەی کە جەناب بە من ئەڵێ تۆ پرۆسەکاوی زەڕبی سفرەکەیت جگەر ئەڵێ نوێنەری یەکێتی و پارتی من بەش بە حاڵی خۆم ئەلێدا دانەنیشتم هەر پارتێکی کوردستانی نمایندە و نوێنەرایەتی دۆزی گەلەکەم کە بۆ پەڕی ئەخلاق و نەتەوەی بوونەوە مخۆم بە نوێنەری ئەزانم لە هەر کۆناغێکە هەر پارتێک یەکێتی و پارتی جوانتریەکەن لە حیزبەکانی تر بەس یەکێتی و پارتی جوانتریەکەن وەڵام تێم و با وەڵامت دەمەوە هەر کەسێ نوێنەرایەتی دۆزی گەلەکەم کا بە ڕۆحێکی نەتەوەیی و نوێنەرایەتیەکەم ئەوەی کە یەکێتی و پارتیی کا لە ئێستاە بریتیە لە ناونانێکی نەرمی حەکیمانە لەگەڵ دۆخەکە باسی وە ناکەم ئەوە بچێت کە شکۆڵ سەنگاندنم بۆیان هەیە بەڵام ئەوەی کە جەناب تێڕێ ئەوەی گروپەکانی تر ڕەتەبێتەوە بەپی ئەوەی کە پێوتێ ڕێخستنی حیزبی ڕێخستنی ئۆرگانی و کاری جوڵانە و بزوتنەوە و کاری حیزبی لە هەرێمی کوردستانە ئەوەی جارێکی کە جەختەڵێنەوە جەختەکەمەوە 1 ملیۆن جاری تێگەڵێنەوە ئەوەی کە ئێستا لە کوردستانە دروست بۆ لەژێر شەت و ناوی ئۆپۆزیسیۆن ئێمە ئۆپۆزیسیۆنێکی کەداریمان نەبوون ئەمەیەکەم هەنێ بزوتنەوە حیزب دروست بوون و جوڵانەوە دروست بوون بە ناوی جوڵانەوەی سیاسی ئەمانە جوڵانەوە نین بریتێ لە گروپی پۆپۆلیستی لە ڕوانگەی ئەوەی کە ئێمە ئەیانبینین بریتین لە دواکەوتە و شوێنکەوتەی وڵاتی بێگانە و جێبەجەکاری ئەمریکای دەرەچین سەرۆکی جوڵانەوەیەک حیزبێک بزوتنەوەیەکی شەپا ئیسلامیە ڕاستەوە شتێکە چیەکە لەگەڵ هاکانفیدان و ئەوانی خوار هاکانفیدان کۆ بێتەوە چیەکە لەگەڵ سەرۆکی دەستگای نیتە ئەگەر ئەجەندای دەرەکی جێبەجێنەکە یا لەگەڵ وڵاتانی عەرەبی و قەتەر و تورکیا و تورکیا کۆ بنەوە باواز لەوە بێنین چی گروپێک یاخود گروپێکی پۆپۆلیستی یاخود حیزبێکی سیاسی یا بزوتنەوە یا جوڵانەوەیەک کە هاتۆتە بوون پرۆژەیەکی سیاسیمان پێ بڵێن کە خاوەنی بۆ بێتن و مڵکدارێتیان کردی بێ کە بریتی بێ لە جێگرتە بریتی بێ لە ئەڵتەرناتیڤ بریتی بێ لە جێگرتنەوەی کردارەکی دەسەڵات و حکومڕانی یەکێتی پارتی لە هەرێمی کوردستانە کەواتە لە ئۆپۆزیسیۆنمان هەبووە وەنە هەشمانە وەنە وا شاڵەوانەکە دروست بێت چکە ڕۆشنبیری گشتی ئێمە هەستێکی نزمیە بەداخەوە مەکاڵە دوو ئەو بزوتنەوە حیزب و گروپانەی کە بۆی هەیە جەنابەت یەکێکی کە خەڵکی کە نوێنەرایەتی کەنیا پشتگیری پشتیوانیان کرد ئەمانە گروپی ئۆپۆزیسیۆنی کاری سیاسی گروپی سیاسی جوڵانەوەی سیاسی بزوتنەوەی سیاسی بنەما و پرەنسیپ و ڕەهەند و دیدگا و استراتیج و پەیامی خۆی هەیە من ئەمانە لەم گروپانەیان نابینم وە چۆن فەزای دیموکراسی بواری ئەوە ئەیە کە گروپێکی پۆپۆلیستی دروست بێت ئەبێ گروپە پۆپۆلیستیەکانیش فەزای ئەوە بن کە خەڵکێکی ئەکادمی شارەزا
کە خەڵکێک توانای خوێندنەوە هەڵسەنگاندنیان هەیە کە خەڵکێک ئاگاداری ڕۆژی سیاسی ناوخۆی وەرگێنینەوە دەوڵەتی هەڵسەنگاندنیان بکات هەڵسەنگاندنی من ئەبە زۆری خوارەوە بەنسبەت ئیسرائیلەوە من گەلی من پێویستی بۆی پراگماتیکیانە مامەڵەکە من لە پرۆسەیەکی ئاینی نین لەگەڵ ئیسرائیلە لەگەڵ ئەلەما ئێمە ئاینمان هاوبەشە لەگەڵ تورکیا ئاینمان هاوبەشە چیمان لێ بەدەست خستن ناڵ لە ئاینا تۆ برایشمان لێ بەدەست نەخست بەنسبەت ئیسرائیلەوە بنەمای ئیسرائیل دامەزراندنی ئیسرائیل لەسەر تیۆری تیۆکراتی دامەزراوە دەوڵەتێکە لەسەر بنەمای ئاین دامەزراوە بەڵام دەوڵەتەکە لە پراکتیزەکردنە بۆ دەرەوە بۆ سیاسەتکردن بۆ بەخشکردنی خۆی بە شێوەیەکی نەتەوەیی کە ئەوەی کە پێوتێ گەلی ئیسرائیل لە پارێزیە پاڵپەش بە بەرژۆندەکانی خۆی هەنگاوەنیە لەم کۆناغیان لە سیاسەت نە بە ئاین ئەکرێ نە بە پەرچەکردارێکرێ نە بە بەوتاری سۆزایی ئەکرێ سیاسەت مامەڵەیە لەگەڵ دیفاکتۆی کە پێوتێ ئەمری واقع ئەو پێدراوانی کە هەیە ئەو دۆخەی کە هەیە کورد ئەبێت وەکو تورکیا وەکو وڵاتانی تری ناوچەکە پراگماتیکیانە لە ڕوانگەی بەرژەوەندی خوازی نەتەوەیی و مامەڵەکە خۆ ئەوە نییە تورکیا بە هەمان شێوە دەوڵەتێکی موسڵمانە ئاکپارتی ڕابەراتیەکە بە ملیارات دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی تەنانەت سەربازیشی هەیە لەگەڵ ئیسرائیلە بە هەمان شێوە قەتەر هەیەتی ئیمارات هەیەتی ئەردەر هەیەتی مصر هەیەتی من بۆ خۆم لە مصر بوومە چەند ساڵێک یعنی باڵۆسخانی ئیسرائیل لە ناو قاهیرەیە لە بەرامبەر ئەو زانکۆیان بۆ کەمە لێم کردووە یعنی ئەمە بۆچی بۆ گەلانی تر ئاساییە و حەڵاڵە بۆ گەلێکی کوردی ستەمدیدە نابێ ڕۆمانیە سیاسەتکرد ئەو نەفەسە تەنها بۆ سیاسەتکردن بۆ خوێندنەوەی دەخەتەوە ئەکا کە ئەو دەرفەتانی لەبەر دەستشمانە لە دەستی بین وە لە هەمووی گرنگتر بیریشمان نەچی ئێمە لە ژێر ناوی پیرۆزی قورئانە سورەتی ئەنفال لەگەڵ فەتحاجی وەسایدیە لەکەمان کرا وە کەسی ژەڵیان لەسەرمان بابەتەکە هەڵبەتە کوڕی زیاتر ناکە بەڵێ بۆ مامیتر ئەوە سەکەکانی هەیە من دور دەستخۆشیە وڵاتانەکەم بۆ ئەو شرۆڤەیەی کە بە شێوەیەکی زانستی وێلایەنی شرۆڤەی هەموو بەسەرەکە من حتا کە خۆم لە مەسەرەکە لە نامەکەی ئۆجەلان زۆر ئیستفادەم لە شرۆڤەکانی تۆ کرد کە خۆم چەند جار لە تەلەڤیزیۆنەکان باسی کردووە باسی ناوەکەی وەجلان و باسی ناوەکەی خوێندی ئەوە سوپاس و تێزانینی خۆم بۆ جەناب دووهەم نیکۆلان نەیوت ئیسرائیل وایە هەڵێ پرۆژەیەکی ئیسرائیلی هەیە پرۆژەی داود یەکەم جار من تەلەڤیزیۆن پێش دوو مانگ باسم کرد لە کوردستانی نوێ لە تەلەڤیزیۆنەکەیان سایتەکان پرۆژەیەکە ئیسرائیل ئێوە تەطبیقی ئیتر تەقۆمامەوە نییە من ئیسرائیلم خۆشەوێ یا ڕقملەیەکی یا ئومێدم پێیەتی پرۆژەیەکە فعلەن ئەو پرۆژەی ئیسرائیل کە تەطبیقەکە ئەوەیە تورکیا هێناوەتە سەر ئەوەی بەپێ خۆیان بچن بۆ ئیمرانی بۆ لای عەبدوڵڵا ئۆجەلان و باخچەری بچێ بۆ ئیمرانی بۆ حەبسخانە لەگەڵ ئۆجەلان داوای ئاشتی و برایەتی بکات ئەزانێ ئەم پرۆژەیە ئێران و تورکیاش تێگات بەنسبەت قسەیەکی مامۆستا قەندیل ناکۆشی نەبوو لەگەڵ ئیمرانی یا لەگەڵ ئۆجەلان لە پرۆسەی ئاشتیە کە شەڕی وەستاند و دەستی کرد بە کشانەوەی هێزەکانی بۆ سنووری کوردستانی باشوور بڕیاریان ناچەک دابنێن لەسەر قسەی ئۆجەلان بڕیاریان نا هێزەکانیان گریلەکان لە ناو تورکیا بێتە لەرە بێتە باشووری کوردستان لەو پرۆسەی هاتنە ناوەی باشووری کوردستان تورکیا کە خۆی خاوەنی پرۆژەکە بوو داواکاری ئەو بوو کە میلی دانا 600 گریلەی لێ شەهیدکردن من چوم من لەوەی نابووم برادرانی قەندیل باسییان کردم یان پێیان بڵێ ئەمە تەڵێ بۆمان لەنێنەوە یان جێبەجێکردنی بڕیارەکان ئەوان نە قەندیل دژی پرۆسەکە بوو نە قەندیل لە قسەی ئۆجەلان دەرچوو دواییش ئەردۆگان
لحظة بلحظة خوي إشرافي كدوسي وجه دسي خويو يشتوي لباخشة بياني دون باخشة فعلا لبيني هدفي أوساو لبيني حكومتي تركيا من رأيو أردوغان پشیمان بووی من ئەگەم دەیشتم یعنی مەسەلەکە ئاوا تێکچوو مەسەلەکە لەوە تێکچوو ئەردۆغان نەیوێرا هەڕەشەی جێیش هەڕەشەی لێکرد تەسلیمی دێژ و وازی لە پرۆسەکە ئاوا تێکچوو مەسەلەی کۆنگرەی نەتەوەیی کۆنگرەی نەتەوەیی ئێمە 5 ساڵ خەباتمان کرد من یەکێکم لە دامەزرانی کۆنگرەی نەتەوەیی هەرچی حیزب هەیە هەرچی گروپ هەیە خاص بەناوانەی کە لە باشووری کوردستان هەموو پارتەکانی ڕۆژهەڵات ساڵی 2 جار 3 جار چووین لەگەڵیانە دانیشتوین داوامان کردووە وەرن ئەم کۆنگرەیە ئێوەڵێن ناقسەیە ئێمە نەتەوە نییە وەرن بەشداری بکەن بێ بە کۆنگرەی با بێ بە کۆنگرەی نەتەوەیی ئەنجامی نەبوو ئەچوین هەموو حیزبەکان پێشوازیان لێ کردین یان و ڕاستە کۆناڵەکەی ئەوەیە پێویستێکی یەکێتیەکی نەتەوەیی هەبێ پێویستە کۆنگرەی نەتەوەیی هەبێ پێویستە ئۆرگانیکی نەتەوەییمان هەبێ پێویستە بەڵام کە هاتینە دەرەوە هەر حیزبێش و لە جێگەیەکی تر پرسیە کرد و شتەکە ئەمەلی نەبوو هەتا شتێکمان کرد من ئاخری جار لە کۆنگرەیە لەبەرەو کردم پێویستە ئەم مەسەلەیە لەسەر مستەوای حیزبەکان لەسەر مستەوای کەسی یەکەم و دووهەمی ناو حیزبەکانی کوردستان ئەوە بکرد هەیئەتێکی پەگەکە هات لە شاخەوە هەموو حیزبەکانی ڕۆژهەڵات کە لێرە بوون هەموو حیزبەکانی خۆمان چەند حیزبێکی تر دین حیزبەکان کە سەرۆکی حیزبەکان قەنەعاتیان هێنا ڕێکەوتینە سەرۆی کۆنگرێ کۆبوونەوەی بکەن لە کوردستانی ئازاد لە هەولێر کۆبوونەوەمان کرد لە هەولێر ئەویش بەچی هەموو حیزبەکان هاتن چونکە هەموو حیزبەکان هاتبوون ناو کۆنگرە پارتی نەهات هەندێک حیزبیش هەیە گرێدراوی سیاسەتی پارتی ئەوانیش ناهات وەکو دیموکراتی ئێران وەکو هەندێک حیزبی ڕۆژاوای گرێدراوی پارتی بوون ئەوانە ناهاتن بەحاڵ پێشنیارێکمان کرد ئەو وەختە جەنابی مامجلال تا مەرحەلەیەک لەگەڵ ئەو ئیشە بوو ئەویش یارمەتیای مامجلال نەخۆش کرد چووە خەستەخانە عەبدوڵڵا ئەوەجەلانی لە حەبسخانەیە لای کاک مەسعود پێشنیارێکمان کرد وتمان تۆ نامەیە بنووسە بە ناوی عەبدوڵڵا ئەوەجەلان کە لە حەبسخانەیە جەلال پاڵەوانی کە لە خەستەخانەیە تۆ مخەوەری ئەو نامەیە فعلا نامەیەکی نووسی هەموو حیزبەکان هەموو گروپەکاناتن لە هەولێر کۆبوونەیەکمان کرد گەیشتە ئەوەی کێ سەرۆک بێت کێ سەرۆک نەبێت پارچەی گەورە چەند ئەندامێ پارچەی بچووک هەمووی ڕێکەوتی لەسەر ئەوانەی پاش بناقەشەیەکی زۆر تورکەکان کە زانیان ڕێکەوتن هاتن لە سەری هەشتیان داگوتیان ئەمە نابێت بکرێ و نابێت ئیشەکە تێکچوو مەسەلە ئەوە نییە کە ئێمەی ئەندامانی کۆنگرەکەوتن یەکێکم لە دامەزرێنەکانی 20 ساڵ خەباتمان کرد تا ئەو کۆنگرەیە دەوڵەتی دەرەوەهاتن تێکچوو یعنی هەندێک شت هەیە لە نەزانیەوە ڕەخنەی دەیگیرێت یعنی حەقیقەتی شەیە کە بزانن بچینەوەە لەبەرەوە جارێک تر دەستخۆشی لێ یەکەم باسە دەکەم کە بە جورئەتەوە بە شێوەیەکی زانستی شرۆڤەی ئەو وەزە سیاسیەت کرد کە ڕووی داوە بەوەی نامەی ئاشتیان بڵۆژەلان و بە نامەی اتفاقی مەزلوم و دەست خۆش مامۆستاگەر کاکۆ ساگەر جەنابی شوک و کۆتاکە سوەرەگرین دکتۆر ئیلهام سوپاس دەست خۆش بێت من دوو پرسیارم هەبوو ئەو کاتی کە باخچەلی لە پەرلەمانەوە قسەی کرد و وتیە بێت تیرۆریستەکان بێن لە پەرلەمانەوە بخوێنەوە بڕشێنەوە هەتان دەپێش وەکوڵی سیاسەتی تورکیاوان قسەی تورکیا وازەح نییە لە هەر لایەکەوە قسەیەکە باشە و ئەوەی کە باڵین کرا نامەکە و ئەوە ئایا باڵین لەو دۆخە ناڕوونی کە لە تورکیا ئەتیانە
هۆکە بەبەستم لەوەیە بۆچی لەم دۆخە نابوونیە پرۆسی ئاشتی دەستپێنەکە لە کاتێکا کە وتارەکان وازەح بوون ینی ئەوە هەرو دۆخێکی سیاسی حەزم بزانم بۆچی ئاواییە بۆچی ئەوە لە ناوجەرگی نابوونیەکەوە پرۆسەیەکی سیاسی دەستپێن ئەوە من هەم نامەکەی ئۆجەران هەم وەڵامەکەی قەندی وەکو دۆخێک وەکو یاریەک ئەبینم بۆ شەکردنی دۆخی تورکیا نەبوو ئەوەی کە بۆ دولتکردنی ڕای گشتی تورکیا نەبوو بڕۆسێکی ئاشتێکی بینم یان بە زۆرێک لە زۆرەکانەوە پرسیاری یەکەم دوو باسی پرۆژەی داودت کرد هەنێک لە هینەکان ڕخنەواکردن کە پرۆسی ئاشتی لە ئێستا ڕێکوتن لەگەڵ تورکیا بۆ لاوازی کە خۆشت باس دەکرد ڕێگرە بێت لەبەردەم پرۆژەکەی ئیسرائیلە ئەمە وایە؟ لە پرسیاری دوم تۆ دەست پێکەم هەرگیز ئەو هەرگیز ڕێکەوتن لەگەڵ داخڵ بوون بە پرۆسی ئاشتی لەگەڵ تورکیاوەی جۆرێک لە جۆرەکان نابێت بەڕێگری لەبەردەم ئەو پرۆژەی هێڵی داودی کە ئیسرائیل ئەوێ دووبارە زیینی کاتەوە تەواو بۆ ئەوەیە کە دەستی ڕابگات بەس هەم بەسەر چاوەی وزە هەم ئەو هێڵی کە پێوتی هێڵی تەواوکاری نەخشەی یەکێک لە قۆڵەکانی نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەبەر و گومانت لەوە نەبێت جۆرێک لە جۆرەکان نەک نابێتەوە تێکدانی ئەو پرۆژێ بگرێ ئەبێتەوە هۆی فاکتەرێک هەم بۆ پاراستنی کورد هەم لە هەمان کاتە ئەبێت بە فاکتەرێک کە کورد بتوانێت خۆی چێگیرکە و ئەو پرۆژەیە کە بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی ئەمنی و سەربازی و استراتیژی و کوردە پارێزە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە وەکی هاوپەیمانی یەکن و ئاسایشی نەتەوەیان گرێداویە کە ئەمەوە ئەکات کە پرۆژەکان جێگیر بێت هەم دۆخەکەش بە جۆرێک لە جۆرەکان ئارامی بەخۆ بینێ بە تایبەتر کە ئەم پرۆسی ئاشتیە وەکو خۆشت ئاماژە پیاوە پێشکی شوتن تورکیای دولت کرد بە ڕای ناوخۆی تورکی و تورکیا کەسۆتە بەردەم قەیرانێکی گەورە لە ئاستی ناوخۆی وڵاتی تورکیا لە ئاستی هەرێمی و لە ئاستی نێودەوڵەتی و بیریشمان نەچێت دۆخی تورکیا لە دۆخێکی زۆر خوێنبار ئێستا لە ئاستی هەرێمی هەژمونی نامێنێ ئیسرائیل جێگێدرێتەوە لە ئاستی نێودەوڵەتی و باقی جارانی نەماوە بە تایبەتر کە ئەمریکا زۆر گرنگی بە هاوپەیمانی ناتۆ نایە و بەردەوامی شاڕەشی کشانەوە ئەکا لە ناتۆ و تورکیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی زیینکردنەوەی ئەو گروپانیە خۆ بزوتنەوەی پێوتێ بزوتنەوەی ئیسلامی ئیخوانگەرایی سونە لە ناوچەکە زیینکردنەوەی ئەمەوە ئەکا جارێکی تر باڵێکی تری دژ بە ئیسرائیل یاخود بە ئەمریکا لە ناوچەکە دروست بێت وەک ئەوەی کە پێوتێ هێڵی شیعە باڵی شیعەگەرایی لە ناوچەکە کردی لەبەر لەو ڕواگەی و لە ئەستی هەرێمیە وەکو دەواازەی گواستن وزەش پێشتر ئاماژە پێ ڕۆڵی نامێنێت لە ڕووی هەرێمی و لە ڕووی نێودەوڵەتی شۆ گرنگی نامێنێت لە ڕووی ناوخۆییەوە یەوە سەر پرسیاری یەکەمی جەنابن ئەوەی کە هەیە لە ناوخۆی تورکیا طبعا ئاگادارە و دەوڵەتی قوڵی تورکیاش ئەزانێت و دەستگای میت و دەستگا تایبەتمەندەکانیش ئەزانن کە مەسەلەی تورکیا ئەوەی کە توتێ بچووبوونەوەی دەسەڵاتی تورکیا لەمانی هەژمونی بابەتێکی حتمی لە ساسە چکەمەی بابەتمان بیر نەچێت مەسەلەی پرۆژەی داود جێبەجێکردنی ڕێگەی داود ڕێڕەوی داود وا ئەکا کە تورکیا تەنانەت لە هاوپەیمانە سەرەکیەکەی خۆی لە ناوچەکانی نێو وڵاتانی عەرەبیا قەتەرە ئەو پەیوەندیەش ئەفچڕێنێ چۆن ئەیچڕێنی ئێمە یەک بابەت ئەزانین مەسەلەی ئەوەی کە ئەو هێڵی داودە پرۆژەیەکی گواستنەوەی گاز هەیە لە قەتەرەوە بەرەو تورکیا لە تورکیاشۆ بەرەو جیهان ئەم پرۆژەیە بە سووریا ڕەتەبێت بە باشووری سووریا ڕەتەبێت ڕێگەکرێتە سەر ئەو هێڵەی کە ڕێڕەوی داودی بێتەوە لەبەرەوە بێ ڕەزامەندی و بێ مەرج و بێ ئەوەی کە پێ ئەوتێ ڕێخستنی ئیسرائیل ئەستەما قەتەر دەستی بگا بۆ پرۆژەی کە پێوتێ گواستنەوەی وزە لە ڕێگەی سووریا و تورکیا لەبەر لەو ڕواگەی ئەو هاوپەیمانیەشی تێدا ئەبڕن لە ئایندا شعبینی کە قەتەر چۆن وردەوردە پەیوەندیەکانی لەگەڵ کوردیشە ئاسایی ئەکاتەوە دژایەتەکەش ناکا و حرەکەی ئیخوانیزمیش لە ناوچەکەیە کەمێ بێت و بە دیاریکراوە بەستن لە حیزبە ئیسلامیەکانی کوردستانشە حیزبە ئیسلام لە سیاسی ئیخوانیەکان ئەم بابەتەیە ئەنجا مەسەلەی ئەوەی کە تورکیا بۆچی وتاری جیاوازە لەبەرەوەی یەک بابەتە زانین ئاماژەشم پێە تۆ پەروەردەیەکی زیاتر لە 100 ساڵی نەتەوەی ڕێگەسپەرستی فاشیستی تێ لە ناوچەکەیە کۆمەڵی خەڵکی زۆری کوژراوە هەیە لە ڕیزەکانی سوپا کە جەنجیان کردووە بەرامبەر بە تەرکەکان چی وەڵامی ناوخۆ ئەیاتەوە پەروەردەیەکی ئایدۆلۆژی ڕێگەسپەرستیشە تێ چی وەڵام ئەیتەوە لە ڕاستەوخۆ لە وتارێکی دژ و بەرەنگاربوونەوە بەرپەرشدانەوە بێتە سەر پرۆسەیەکی ئاشتی دوژمن بکەی بەبرا بابەتێکی قورسە بۆ ناوخۆی تورکیا ئەمە ئامادەکاری هەناوبانگاوی ئەوێ وتارێکی ئەوێ ڕاستەوخۆ بڵێ ئەم پەیامە ئێمە دەوڵەت لەگەڵیای وتارێکی تری ئەوێ لە پەرلەمانە بڵێ دژین وتارێکی تری ئەوێ لە دەرەوە بڵێ دژین لەناو پەرلەمانەوە هەنگاوی کردداری بۆ بێ لەبەرەوە بە کردداری کاڵم تورکیا کەوتۆتە قەیرانەوە لە خۆڕای ئەو قسەیە ناکەم لەو ڕواگەیەوە ئەمە بەرتەباریەوە کە دۆخی ئابووری کۆمەڵایەتی سیاسی لە تورکیا بەڕاستی لەبەردەمی قەیرانێکی زۆرە و کردداریە
لەبەر دەوڕوانیەوە سپاس بۆ ئێوەش باوەڕەکەم بۆ بابەتانە کەیسە و ژێرا و بەڕاستەخۆش بڵاوکراوە تۆ بەڕێزانش کە دەگەێت پلاتفۆرمەکان لەگەڵمان بوون پرسیارەکانیان بێنێنرا وڵامەکانیان ئەگەر پێ خۆشە وەرگیت بێ بەڵام دەرخۆی گشتیە بابەتەیە ئەتوانین بڵێن مەبەست لە کۆڕێنیوە ئەلێکردنیان لەلێکردنی بابەتێک نیە چۆن باوەڕەکەم ڕووداوەکان ئەوەندە گەورەن کە لە چەند کۆڕکۆبوونەوەیەکە جێگە ناکەنەوە بەڵێ ئەوەی کە هەیە ئێمە بەڕوونیە بینی بابەتی نەتەوەییە باوەڕەکەم لەسەر هەر دۆخەی وەکو گەلی کورد ناکۆپی لەسەر هەر دۆخەی گرفتمان هەبێت لە هەر پارچەی کوردستان لە هەر دۆخێکە باوەڕەکەم دۆخەی ئێستا ئەوەی ئەبێت کە هەندێک جار دایکترۆتی کەسە نێرەکانی دوورنەوەبەریان پرۆسەیەکی کورسە ئەبێت ببێت چۆن باوەڕەکەم ئەم گۆڕانکاریانە دۆخێک کە پێویستمان بۆیە بە یەکگرتووی بەرامبەری بۆستی ئیسلام یەکگرتوویەش ئەگەر نێن لەسەر مێزێک دابنیشی لەسەر چوار کورسی بە دەورێکا دابنیشی کێشە نییە بەڵام بریدە و تارەکانمان هەوڵستەکانمان لێ بێت باوەڕەکەم دۆخەکەمان با بەو شێوەیە کە ئەمان دەوێت بەڵام ئەوەی کە ئاماژەکان پێمان دەڵێت تەنیا شتێکە ئێستا دنیا چاوەڕێکا لە ئێمە هەر یەکگرتوویە تەنیا شتێکیش خۆمان وەکو گەلی کورد پێویستمانە هەر یەکگرتوویە بۆی کام دۆخە باوەڕەکەم تەنیا بە یەکگرتوویەکە ئامانج بوو ئەگەینە ئامانج و دەستکەوتەکانمان داینی کە بۆ پارێزنەکە پێویستکە دەستکەوتی تریژمان بێت دیسانە بە یەکگرتوویەمانێت لەغەریەوە ناکرێت سپاس بۆ بەڕێزانش کە پلاتفۆرمانە بەشدار بوو سپاس بۆ ئێوەش کە لە کۆڵاگە بەشدار بوو سپاس بۆ ڕێکخراو تێبینی و بەشیارەکان سپاس